هەمووتان ئاگادارن کە هەفتەی ڕابردوو لە ماوەی وابزانم 2 ڕۆژە یا چەند سەعاتێکە 2 شت ڕوویە. یەکێکیان ئەوە بوو کە لە پەرلەمان لە هەرێمی کوردستان بوو بە شەڕ و ئاژا و دەنگەدەنگ لە نێوان ئەندام پەرلەمانەکانە هەر لایە و لە پێناو پاراستنی بەرژەوەندی حیزبەکەی خۆی خەریکی با بڵین دیسان بوو بە دەنگەدەنگ و کێشە و ئەمانە. بەڵام ئەمە بۆ ئێمە کە لە خەڵکە با بڵین لە کوردستان یا لە هەر جێگەیەکەوە متابعەکەین کارێکی زۆر سیر نەبوو، چونکە چەندین جار لە ڕابردووە شایەتی ئەوە بووین کە لە نێو پەرلەمانە لە نێو پەرلەمانێکی وەکۆی هەرێمی کوردستانە کانیۆنەرایەتی با بڵین بەرژەوەندی حیزبەکانەکە ئەم جۆرە کارانە چەندین جار ڕوویاوە و زۆر تووشی سەرسوڕمانی نەکردین. هەر لە هەفتەی ڕابردووەوە و کتم پێم وابێ لە ماوەی چەند سەعاتێ یا 2 ڕۆژە بوو ئەوەی کە لە جیهانە زۆر کەسی تووشی شۆک کرد و تووشی سەرسوڕمانی کردین ئەوە بوو کە بە هەزاران کەس لە لایەنگرانی سەرۆکی ئەمریکا ترامپ هێرشیان کردە سەر شاری واشنگتن دی سی پایتەختی ئەمریکا و بە تایبەت چوونە سەر بینای کۆنگرس لەوێ بەنیازی ئەوەی کە دژی دەنگدانی کۆنگرس بە یاخود دژی ئەوەی کە ئەنجامەکانی هەڵبژاردننی مانگی نۆڤێمبەری ساڵی پار کە لە ئەمریکا ڕوویە ڕەت بکەنەوە. لە ئەنجامی و هەڵبژاردنانە هەموو ئاگدارن کە جۆ بایدن نوێنەری دیموکراتەکان بە نزیکی 7 ملیۆن دەنگی بردەوە لە ترامپ کە نوێنەری ریپابلیکەکانە و لایەنگرانی ترامپ بە هەزارانی هەن لەم ڕۆژەیە کە هەفتەی ڕابردوو بوو چوونە سەر ئەوێ و کردیان بە دەنگەدەنگ و بە هەرا و تەنانەت تێکشکاندنی بینای کۆنگرس. ئەمە هەموو جیهانی تووشی شۆکێک کرد. هۆکاری ئەوەی کە تووشی شۆکی کرد ئەوەیە کە وڵاتی ئەمریکا هەمیشە بۆ خەڵک نەک بۆ خەڵک بۆ دنیا ئەو وڵاتە بووە کە خۆی بە ئەلگۆی دیموکراسی و هەڵبژاردن و مافی دەنگدانی خەڵک بۆ هەڵبژاردننی نوێنەرەکانی بۆ هەڵبژاردننی سەرۆکەکانی بۆ هەڵبژاردننی پەرلەمانەکانی ئەمەی خۆی بەمەزانیوە و نەک خۆی بەوەزانیەوە بەڵکو هەمومانەزانین کە لەسەر تاسەری دنیاە ئەمریکا تەنانەت شەڕی کردووە شەڕی فرۆشتووە بە چەندین وڵات لە دنیاە و یاخود ئەم مەسەلەیە کە مەسەلەی نەبوونی دیموکراسی و هەڵبژاردننی کردووە بە بیانوویەک بۆ هێرشکردنە سەر وڵاتانی تر بۆ وێرانکردنی وڵاتانی تر لە ژێرناوی لە ناوبردننی دیکتاتۆریەت و هێنانی دیموکراسیە. بەڵام ئەمەی کە ڕوویە ڕەتکردنەوەی هەڵبژاردنێک کە بە بەرچاوی دنیا ڕوویاوە کە تایە کەسێک بردوێتەوە لە بەرامبەر ترامپە و هێرشکردنە سەر ئەنجامەکانی ئەم هەڵبژاردنە تەواوی ئەم ئۆلگۆیەی تەواوی ئەم خیتابەی ئەمریکای بۆ زۆر کەسی تر بۆ ئەوەی کە شکێکی نەبوو پێشتر لە دیموکراسی و لە هەڵبژاردن ئەمەی هێناوەتە ژێر پرسیارەوە. ئێمە ئەمڕۆ هەروەک پێشتر ئاماژەم پێکرد لەگەڵ هاوکارم شەماڵ عەلی و لەگەڵ میوانی بەرنامەمان سامان کەریم ئەمانەوێ تاوتوێی پرسی دیموکراسی و پرسی هەڵبژاردن بکەین لەبەر ڕۆشنایی ئەو ڕووداوە گرنگە کە باسم کرد. سڵاوتان لێبێ شەماڵ، سڵاوتان لێبێ سامان کەریم، سوپاستان دەکەم بۆ ئامادەبوون لە بەرنامەکە. سڵاو لە ئێوەش. سامان کەریم لە تۆ دەست پێەکەم. من پێشێکیەکەم وت لەسەر ئەمەی کە ڕووی داوە. پرسیاری یەکەمم ئەوە بێ و پێم خۆشە سەرەتا سەرنجی تۆ بزانم. ئەمەی کە لە ئەمریکا ڕوویدا تۆ چۆن هەڵەسەنگێنیت، چۆنەی بینیت؟ ئەوەی کە بینم ڕووداوێکی کتوپڕ نییە، بەرحاڵ مێژووی خۆی هەیە، مێژووی سەرهەڵدانی هەیە، بەرحاڵ و مێژووی گەشەی خۆی هەیە. پێم وایە کۆی ئەوەی کە ڕوویاوە کۆی قوڵبوونەوەی دژاتیەکە کە لە ناو خۆی کۆمەڵگەی ئەمریکا هەیە بە بیزدادی کۆمەڵگەی هەموو جیهانشتا ئەمڕام لە ئەمریکا زیاتر چڕ بۆتەوە. مەسەلەی ئەساسیەکەی ئەوەیە کە خاڵی ئەسڵی بە بڕوای من بجار لە هەموو ئەوانی دیکە خاڵی ئەسڵی ئەوەیە کە بۆشایی یانووی کە پێڵنگاپی نێوان سەرمایه‌داران و بەشی زۆربەی کۆمەڵگا پرۆلێتاریا یەجگار خوڵ فراوان بۆتەوە. سەرمارە دەستێکی چەند کەسێک یەجگار چڕ بۆتەوە، بێوێ نەچڕ بۆتەوە، قابلی ئەسڵ قابلی نەتەسەوڕە نەقابلی نا هیچ لۆجیکە قوڵیەکە
لە غیابی کۆمونیزم لە غیابی یەکگرتووبوونی طبقی کارگەرە بە ئەمان بڵێن لە غیابی یەکگرتووبوونی چینی پرۆلتاریا بۆکو هێزێکی یەکگرتووی چینادی لە غیابی ئەمە ڕاستی ئەمریکا توانیوێتی بەشی زۆری خەڵکی ئەوروپا بەلای خۆیان ڕاکێشێ یان بەشێکی زۆری هەرەوەی دەنگانی هەروی کە ترام 74 میلیۆن دەنگی هێنا ئەو معناکەی ئەوەیە ئەناکەوێت کە توانوێتی بەشی وەزمنی ها زۆر ئەو کرێک هەرسپی پێستانی کە دەنگیشیان پێیا کە بوو بە سەرۆکی ئەمریکا بارها ئەمە یەکی نیەتی ئەمە خاڵێکێتی کە بەرحاڵ کە بەتەواتی قوتبی بۆتەوە لەباری فقر لەباری سەرمایەوە لەملا زۆر کەڵەکە لەملا زۆر فقر ئەمە لایەکە ئەم واقعیەتە ئەم واقعیەتە لە چوارچەوەی ئەم قەیرانە قوڕی ئابووریە لە هەلومەرجێکی دیاریکراوی جیانیا چێتە بەرەکەوە ئەچێتە بەرەوە کە ئەویش هەلومەرجێکی انتقالی هەلومەرجێکی ڕاگوزەرەکە دنیا ئەوێ خۆی جاریکە خۆی جاریکە با بڵێن جاری سەرمایە جاریکە ئەوێ خۆی هین کاتەوە خۆی هەم خۆی تعریف کاتەوە و هەم سەرەت و سامانی دابەش کاتەوە سەر هێزانەی کە تازە پێیا بوون لە چین تێ رووسیا هەستاوەتەوە بە دەرەجەیەک هیندستان تێ حتا ئەڵمانیا تێ بە دەرەجەیەک بەرحاڵ ئەمە لەم چوارچوارە کەمە خودی ئەو تەنگەژینەوە ئەمریکای زیاتر قوڵ کردوێتەوە تایبەتی دۆستانەوە بەرامبەر بە چینە هەموو ئەمانەگە لە سەیریکەی یەک تیاری بەقوەتی دروست کردووە لە حیزبی چاوە لە انتخاباتی یەکەمی ئۆباما تا ئێستا کە ئەو کاتە جۆن ماکینی هێنایە پێشەوە بووە لە بەرامبەر ئۆبامایە هەرو کاتە خۆ عینەن وەزع بوو بەڵام بەشی شۆ بکەم دەرەجەی قوبوڵە بۆ بەشێک شێو و ماکینەوی زیاریەکە لە چوارچەوەی دەستور و قانونی ئەمریکایە بکە هونەری ترام لەوایە بوو کە لەم چوارچەوەیە دەرچوو هونەری ترام بە بڕای من لەوایە بوو کە لە چوارچەوەی دەستور و قوانین و یاسا و ڕێسەی ئەوەی کە ئەمریکا ناوی عەقدی اجتیماعی ئەمریکیە بە بڕای من دەرچوو کە لە ساڵ 1970 قانونی دانراوە تا ئێستا ئەم لەمە دەرچوو وەتوانی و بە بڕای من جهتێکی هێناوی جێژێکی ڕاستستی ئەرکی سپی بارەی سەرکەوتن بەدەست بێنێ بارەی سەرکەوتن بەدەست بێن وەکوێکی لە پێرسۆناڵە هەرە گەورە سیاسیەکانی لایەنێکم ئەم 10 ساڵی ئەم دێتە بەرەوە بە بڕای من ئەمە لەباری فکرەوە لەباری سیاسەتەوە کولی دیموکراتی و سیستەمی دیموکراتی قسە زیاد پرسیارەوە ئەو چەکتێک کە دیموکراتی پێی با بە بڕای من ینی باری فکری و باری سەرخانە سەقافی و هینەکەشی ڕۆشنبیریەکەشی قسە پرسیارێکی گەورەوە بەمانای ئەوەی خودی دیموکراتی ئێستا لەژێر پرسیارێکی گەورەیە ئەمە من دێمەوە سەرم بەشە دێمەوە سەرەوە بەشە و پرسیاری تایبەتم هەیە سەبارەت بەوەی ئەمە چ کاریگەریەک لەسەر ئاستی جیهانە لەسەر مەسەلەی دیموکراسی دانێ پێم خۆشە ئێستا ڕوو بکەمە شەماڵ هەروە حەزەکەم تۆش تێڕوانینی خۆت لەسەر ئەو ڕووداوەکە لە ئەمریکا ڕوویە و هەروەها باسێک لەوە کەی کێ بوون ئەوانەی کە هاتنە سەر کۆنگرس. زۆر باشە من بە سڵاو بۆ بینەرانی ئازیز دەست پێەکەم سڵاوتان لێ بێم کاتتان باش بێ ئومێدوارم ئەم گفتوگۆیەکان ڕۆیەکەین بتوانین پاری سەرنجی خۆمان ڕووکەینەوە سەبارەت بەم مەسەلە گرنگە من ئەوانەی کە لە ئەمریکا چوونە سەر کۆنگرسی ئەمریکا دیاڕون و ئاشکرایە کە بەشێکن لەو ڕەوتەی کە لایەنگری ترامپە دیارە هەموو لایەنگرانی ترامپ لەوێ نەبوون ترامپ 75 میلیۆن نزیکی 75 میلیۆن دەنگی هێناوە تەواوی حیزبی کۆماری و لە دەرەوەی حیزبی کۆماریش بەشێکی زۆری ئەوانەی کە دەنگ نادەن لە هەڵبژاردننی ترام جاریان بۆ ترامپ دەنگیاندا بەڵام ئەوانەی کە چوونە سەر کۆنگرس دیارە لە فەزایەک و لە هەلومەرجێکی دیاریکراوە کە ئەو دەنگە زۆرەی ترامپ خوڵقاندی و ئەو هێز و ئەنرژیی کە لە ماوەی ڕابردووە ڕاسیزم و هەتا نیۆنازیزم لە ئەمریکا ئەو هێزەی گرتوێتی لە ماوەی ڕابردووە لەو چوارچێوە ئەمانە خەمدیون دەرکەوتون بەڵام ئەوانە بەشێکن لەو هێزە ئەنتی دیموکراتیکی کە لە بەرەنجامی هەڵوەشان و شکستی نیۆلیبرالیزمە یاخود لە بڵێم مایە پوچبوونی نیۆلیبرالیزمە داڕزینی نیۆلیبرالیزمە هاتوۆتە دی ئەنی باسەکە تەنها لە ڕووی ئیکۆنۆمیەوە نییە لە ڕووی اقتصادیەوە نییە نیۆلیبرالیزم بەپێ ئەو تەسویرەی کە هەیە کە دەست ئاوەڵاکردنی سەرمایەداریە و ئەعلانکردنی ئەوەیە کە کۆمەلگا هیچ نییە فەرد هەموو شتێکە ئەو پەیوەستە و ئەو
هاوپەیمانی کە لەناو کۆمەلگای لەناو هێزە جۆر بە جۆرەکانە بە جۆرێک لە جۆرەکانە گەر بە قەم و سەرکوتیش نەبێ، بەڵام لە بەرەنجامی ئەو سیاسەتانەیە تێکی شکاندووە و فرسەتی کردوتەوە بۆ دەرکەوتنی هێزی ئەنتی دیموکراتیک. ئەمانە قسەی من نین، دیارە قسەی ئەو کەسانن کە چاودێری ئەم دۆخەکەی نیولیبرالیزمەکەن، وار تەنها ئەمریکاش نییە، مەسەرەن لە تەواوی ئەوروپایە، لە تەواوی ئەو دنیاکە دنیای پێشکەوتی سەرمایه‌داری لە غەرب ئەم هێزانە بە جۆر لە جۆرەکان دەرکەوتا لە بازێ جێگا کە مەسەرەن بەشێک نەبوون لەم جیهانەش تا ئێستا، لە بەرازیل، لە هندستان، لە تورکیا، لە جنوبی شەرقی ئاسیا، لەو جێگایانە ئەم هێزانە دەرەکەون و خۆیان نیشانە دەکە بەرەنجامی ئەم وەزعەتێکە من باسم کرد. ئەمە دیارە ئەم هێزانە لەوەن و ڕێگ و ڕیشەی ئەم پەلامانەش بەڕاستی لە ئەنتی دیموکراتیک بوونی ئەو هێزانەیە هەیە کە لە ئەمریکان، ینی ئەو ڕاسیزمەی کە بنجی داکوتی وە لە بڵین فەرهەنگی سیاسی ئەمریکایە زۆر کۆنا، زۆر دێرینە، بڵین لەگەڵ کۆتایی هاتنی بڵین کۆیلایەتیە لە ئەمریکا و ئەعلانکردنی کۆیلایەتیە لە ئەمریکا لەگەڵ ئەعلانکردنی ئەوەی کە ئینسانەکان هەموو یەکن بە پێی دەستوری لیبرالیزم و پێ دەستورەی کە لە ئەمریکا حاکم بوو، ئەوەی کە توانی مەجالێ بکاتەوە بۆی کەوا بەشێک لە ناو کۆمەلگای ئەمریکا لە زمنی بەشەر دەربکرێەوە، زمنی ئینسان دەربکرێەوە بە شتێکی تر بوونەوەرێکی تر بزانرێەوەوانە ڕاسیزم بووە. ئەو کەسانی کە متابعی جوڵانەوەی ڕاسیزمەکە نەزان تەنها نازیزمیش لە ئەڵمانیا ڕێگ و ڕیشەکەی بوو ئەو تیۆری و بیر و بۆچوونانە ئەگەڕێتەوە کە لە ناو ئەمریکا لە سەرەتا سەری هەڵداوە. بەرحاڵ ڕوون و ئاشکرایە ئەمە هەڕەشەیەکی گەورەیە، نەک بە تەنها بۆ سەر دیموکراسی، نەک بۆ مایە پوچکردی دیموکراسی و ئەوانە و بۆ جۆرەکە مەسەرەن ڕێگەی جێگەی ئەوە بێکە ئێمە شایی بۆ بژێڕین. و من دیارە هەندێک کۆمنتم ئەخوێندەوەیە هەنێک لە هەندێک جێگاوەکە ئەمە بە جۆرە لە جۆرەکان بە سەرکەوتنی ئێمە زانێ ئەی نەموت ئەی نەمانوت لیبرالیزم و دیموکراسی ناوڕۆکەکەینە سەرەوانە با بدوەستێنم لەویا باشە فەرموو. ئێمە دێینە سەر ئەو مەسەلەیە کە هەر ئەوە سامانە گەڕێم و لای تۆ ئەوەی کە خەریب و شەماڵ بچێتە سەری ئەوەی لێکدانەوەی جۆراوجۆرە کرێ. تۆ شتێکە دوو لەو بارەوە کە ئەمە دیموکراسی هەرخۆی ئەمەیە و نەماوە و یاخود هەرچیەک بوو بێ ئێستا ئەمەیە کە ئەمە ڕووە ڕاستەقینەکەیەتی. مەسەلەن تێڕوانینێکی تر کە شەماڵ خەریب و با بڵین بچێتە سەری ئەوەیە کە نا ئەمانە ئەم هێزانە ئەنتی دیموکراتین، ئەم هێزانە دژی ئەوەن کە خەڵک لە ڕێگەی با بڵین خەڵک لە ڕێگەی دەنگدانەوە نوێنەرەکانی خۆی هەڵبژێرەوە. ئەمانە من پێم خۆشە لێرەوە ئەم پرسیارە بجوڵێنم. ئەمەی کە ئێوە وەسفتان کرد کە لە ئەمریکا ڕوویە حرەکەیەکی ڕاسیستی فاشیستی لەلایەنگەرانی ترامپ کە خۆیان بەسەرو هەموو ئینسانێکی تر لە ئەمریکا ئەزانن هاتوون داوا ئەکەن کە ئەنجامی هەڵبژاردنەکان هەڵوەشێنرێتەوانێ و ئەمە بۆ خۆی دیموکراسی وەکو ئەوەی کە ئەیناسین. من باز لە دیموکراسی ئێستا ئەەکەم بەم شێوی کە ئەزانین دیموکراسی لیبرالیە بۆرژوازیە هەرچێکی ناوەنەی لە دنیای ئێستا کە سیستەمی سیاسی بۆ کۆمەڵگەی ئێستا دروست کردووە. ئەمەوێ پرسیارەکەم لەو بارەیە بکەم، ئەمەی کە ڕوویە چ دەرئەنجام و کاریگەریەکی ئەبێت بۆ سەر دیموکراسی وەک ئەوەی کە ئەیناسین، وەک ئەوەی کە چۆتە هەموو کنجوکە لە بەرێکی ئەم دنیایەوە. ئەم پێماجارێ زانچە مەسەلەی ئەسڵێکی ئەوەیە کە ئەمریکا ئەوەی کە تۆ پێڵی ئەوەکو ئەیناسین و ئالە ساڵی 1970 ئەو دەستوریەکی هێناوێتی لەناو خۆیان ئەم نازیزمەی تیا بووە. خۆ لە پێشە خۆ ئەمریکا نە 50 ویلایەت بوو نە هیچ شتێک، 18 ویلایەت بۆ ویلایەتە جنوبیەکانی هەمیشە دژ بوون. هەموو ئەوانەی کە نازی بوون، هەموو ئەوانەی کە ڕەشپێستەکانیان کوشتووە مویان هەیکەلیان هەبووە، پەرستراون بوون بە ڕەمزی نەتەوە. بۆ معناشتێکی ئەوەی کە لە چوارچووی ئەو دیموکراتی ئەمە بووە. تازە لە ساڵی 1960 و هەرگەی دژێ پارتێتە بوو ئەو خاڵی کە ناوی کرۆم بوو لاما بێ بەرحاڵ ئەوان لەغوو کردەوە. قانونی کرۆم ئەوە بووکەین بوو کە نانێژ ڕەشپێست لە پێشی پاسەدانیشی بووە لە دوا دانیشت، نانێژ وەڵامی سوی پێستەکان بەرحاڵ ژمارە لەمانە. مە بەس بەشتێکی تازە ئەمریکا خۆی بەر ئەساسی نازیزم دروست بوو، ئەساسا بەر ئەساسی ئەرقی سپی پێ زەدی ئەوە دروست بەم معناهیم بووە، بەم معنای خۆی کردو، بەم معنامەی وەکو دەوڵەتێک بەرحاڵ نەمێ ئەمە بڵێ. بەڵام ئەمە هاتووە بەر ئەساسی چی هاتووە؟ بەر ئەساسی منفعەتی اقتصادی هاتووە بە بڕوای
بەرساسی منفعەتی اقتصادی ولا لە 2 سەدەی ڕابردووە توانوێتی پێشبڕکێ توانوێتی بێتە سەر لوتکەی سەرماداری لە جیانە و بۆ مای 80 ساڵەمەی کردووە تقریبا. ئەمڕۆ پێمان بڵێ طبقەی برژوازی طبقەی حاکم سەرمادارانی گەورە طبقەی حاکم بە ناتوانێت ئەو عهدی پێشوو بە یەکگرتووی بەرەتە پێشوو بە یەکگرتووی یەکگرتوو بووە ئەو دوو حیزب زۆر ئاسان دەسەڵاتی دەسەڵاتیان کردو ئەم دۆڕانەتی ئەو چوە دۆڕانەتی ئەو چووە دیکتاتۆری دوو حیزبی بووە بە معنایەک باوە بڵێ باشە. ئەمڕۆ ئەم طبقەی حاکمەیە بە ئاسانی من نابێت بەڕادستکردنی دەسەڵاتکەیەکی کە لە پایەکانی ئەو دیموکراسی کە بازەکرێ بەرها. من شخصەن هیچ یەکم بۆ دیموکراسی نییە ڕاستێکی نەخەفەتی بۆ خۆم نەپێویستەکە خەفەتی بۆ بکرێ بۆ دیموکراسی ئەوەیە کە 200 ساڵە کارگەری هینە کارگەری بریتانیا ئەو دیموکراسیەیە کە لە کوردستان خۆمان لێبینین چیەکە دیموکراسی ئەوەی کە چەترێکە یعنی چی ینی فراحیزبی ینی هەڵبژاردن ینی پەرلەمان ینی جیاکردنەوەی دەسەڵاتەکان ینی مافی مرۆڤ ینی شتانی کەیە بەڵام هەموو ئەوانە هەیە لە ئەمریکا 4 میلیۆن کەس دەرەوەخێ هەموو ئەوانە هەیە لە وڵاتێکی وەک میسر چی ناکرێت هەموو ئەوانە هەیە لە وڵاتی وەک تورکیا چی ناکرێت 15 میلیۆن کەس لەژێر ناوی کەوێتی کوردیان هەیە ئەکوژێن قەتوانەکرێت مەسەلەن هەموو شتانش لە دەستورەکە هەیە ئەم فراحیزبەکەی هەیە ئەم پەرلەمانەکەی هەیە مەمژانەکەی هەیە بۆیە ئەم چەترە ئیتر ئەم چەتارە بۆ خۆت وتر لە پرسیارەکە چەترەکە جیهانی بۆتەوە لە دوای ساڵی 90 چەتر جیهانی بووە بۆ معنای کە لیبرالیزم بێن و هێرشی کرد بۆ ئەوەی کە ئەمە نەک لە ئاسییدا نەک لە ئاسی اقتصادا لیبرال بێ نەک تەنها بازار ئازاد بێ بەڵکو سەرخانی دەسەڵاتەکەشی سەرخانی قاوانە جیهانیەکەشی بە هەمان شێوە بڕاتە پێشەوە بۆیە ئەو مەرجانی کە سندوقی بانک و وڵاتانی زەریە سەحیەکان تەنها مەسەلەکان بوونی اقتصادی نییە ئاڵوگۆڕێکە لەو سەرخانەش هەبوو کۆمکردنەوەی دەسەڵاتی دەوڵەتەوە لە ئاساسا و لە چوارچۆی ئەم چەترایە کە ناوی دیموکراتی پێم وایە سایەکێشی سایەکەی ئەوەیە کار ئێستا هەرێستا تاسیلاتی خۆی لەسەر ئەڵمانیا بەبڕۆیەکە هەرێستا تاسیلاتی خۆی لەسەر ئەوروپا هەیەتی ئەو نازیانی کە لەوێ لێ ڕابطەیەکی مستەقیم نیشانێ حتا میلیشیای نازیەکانی ئەمریکا پەیوەندی ڕاستەوخوانێ بە نازیەکانی ئەڵمانیا بەپەی تەقاریری خۆیان یەکتری ئەبینن هاچوو یەکتریەکەن دانیشن بەرحاڵ هەر بۆیە وەزیری خارجی ئەڵمانیا پێرە تەسریحێکیە کە ئێمە ئامادەین نەخشەی مارشاڵی دیموکراتی بەرین لە پێشەوە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا مەبەستمەوەیە کە هیلەکە جیهانێ چونکە ئەمریکا خۆی لەسەر ڕاستی وڵاتی سەرمایە جیهانە معلومە کاریگەری ئەو لە هەموو بارەکە باری ئابوووریەکەی بارە سەرخانی فکری سیاسی ڕۆشنبیریەکەی هەرچێک بڵێ تەسیرەکەی ڕاستەوخۆ جیهانیە بێ معلومە جیهانیە بێ و بە بڕای من هەر ئێستا هیلەکانی دەرکەوتووە لە ئەوروپا ئەمەی بینی بەڵێ ئەمە شەماڵ بێمەوە لای تۆ باس لەوە کردوتە ئەم حرەکاتانە ئەنتی دیموکراتیکن ئەمەی کە سامان ئەیڵێ لێرا بە بڕوای من جیاوازیەکی زۆری هەیە لەوەی کە تۆ ئێڵێ ئەم ئەڵێ دیموکراسی خۆی ئەمەیە کە تۆ ئێڵێ ئەمەیە کە ڕوویاوە ئەمە دیموکراسیەکە ئەمە دیموکراسیە 200 ساڵە هەرەمەیە بەهاکانی ئەمەیە ئەوەی کە و دەمێکیشە ئێمە شایەتی ئەوەین کە چەندەها ساڵە ئەم حرەکاتی نەک تەنها ڕاسیستی و دژە پەنابەری و دژە خەڵکی ڕەش و ئەمانە لە ئەوروپا و لە غەربا بەڵکو حرەکاتی بۆ نمونە ئیسلامی توندڕە و دینی توندڕە و ئەمانە هەمووی بەشێک بوون لە چۆنەڵی دەرچەکانی یاخود ئەو شتانی کە هاتوونەتە دەرەوە لە ئەنجامی دروستبوونی فرسەت بۆ هەڵبژاردن بۆ هاتنە پێشەوەی ئەم حرەکاتانە بۆ دەنگبەرزکردنەوەیان بۆ لە ئەمریکا کەسێکی وەکو ترامپیەت لە ماوەی 4 ساڵی حکومیە هێز ئەداتە بەر گەورەترین هێزی ڕاسیستی لە ئەمریکایە و نەک هێزیاتە بەر خۆ دوتە ئەمە هەمووی نەبوو 75 میلیۆن کەس دەنگی پێیاوە دەنگی بەوەیاوە کە خیتابەکەی ترامپ چییە بۆیە من بێمە لای تۆ بچیتەوە سەر ئەو ڕەخرێک خەریب و دەسی پێکەی لە وەڵامی پرسیاری یەکەمە بڕۆرەوە سەر ئەو مەسەلەیە کە لە لای تۆ ئەم مەسەلەی دیموکراسیە لە دنیاە چۆن متەئەسیرە چۆن کاریگەری ئەچێتە سەری بەهۆی ئەمەی کە لە ئەمریکا ڕوویە ئەزانیت چۆنە ئێمە بانان کە دین باسی ئەم مەسایلە ناکەین بە نەزەرم لە تەنها لە باری لەو ڕۆوە کە ئێمە بە ئۆبجکتیڤ چی لەسەر ئەم واقعە تاڵین و چۆن واقعەکە خوێنینەوە مەسەلەن مەسەلەکە مهم نییە گرنگتر لەوەیە ئەوەی ئەمە بە چ نیەتێکەوە و ئامانجمان چیە لە خوێندنەوەی ئەمە
زين چۆن ئەگەر باسەکە لەسەرەوە بێ من وەکو مفەسیرێک دانیشتم مەسەلەن معلقێکی ڕیاضیم لە ساحەیەکە دانیشتم دوو تیپ خەریکن پێکەوە یاریەکەن وەمانە و تعلیقیان بڵێ ئەو پێشکەوتو ئەو دواکەوتو ئەو هاتۆ و پاسیا و ئەو ڕۆشت ئەوانە ئەگەر ئەمە بێ ئەمە وەزیفەی منەوە ئەوانە ممکنە لە هەموو جانبێکەوە بتوانانی تەفسیرکە لە هەر گۆشەیەک تۆ لەو مەلعەبە دانیشتووی بە جۆرێک سێری ئەم یاریە بکەیتەوە هەمووشی ڕاستە هیچیشی هەڵە نییە ئەگەر پێچەوانەیەکیش بن ئەگەر یەکتریش بە تەواوەتی هین نەکەن بەڵام هەر کەسە کە ئەیڵێت و کە قساکاتوانە دیدی خۆی خوێنێتەوە بۆ ئەمە بەڵام من پێم وایە وەکو بوونەوەرێک کە ئێمە خۆمان بە خەڵکانێک گەزانین کە لە ڕێگەی گۆڕانکاری لە کۆمەلگایە کە خەریکی کارەکەین و خەباتەکەین ئەو دەم باسەکە تەنها لەسەرەوە نییە چی حەقیقەتە و چی ڕاستە قسە لەسەرەوەی چی مهمە لەم خوێندنەوەیە چی گرنگەکە بایەخی پێ بدەینوانە من یەکەم جار ئەو شتە ڕاستکەمەوە 75 میلیۆن کەس کە لە ئەمریکا دەنگی بە ترامپ داوە هەمووی دەنگی بە ڕاسیزم نەداوە هەمووی دەنگی بە توندڕەوی بە هێزی ئەنتی دیموکراتیک نەداوە ئەمانە دەنگیان داوە بۆی کەوە لە مواقعەتێکی ئێستا هەیە دەرچن بەڵام باسەکە ئەوەی کە ئێستا تۆش باست کردوانە کە مەسەلەن ڕاستیزم دەرکەوتووە لە ئەوروپا گروپی توندڕەوی ئاینی سوودیان لەم فەزایە وەرگرتووە کە هەڵبژار دوشتی وایە بۆ دەرکەون و ئەوانە ئەمە جۆرێک بە جۆرەکان بهینکردنە تەبریئەکردنی کاپیتالیزمە سەرمایه‌داریە لە هەموو ئەو شتانی کە خود بە خود دەهێنێتە پێشەوە دروستیەکەەوە ئەوانە دانی هەموو ئۆباڵەکەی بەسەر سیستەمە سیاسیەکەیە بە بڕوای من ئەوەی کە ئێمە لەگەڵی بەرەوە ڕووین واقعێتێکی معەنی وایە کە پێویست بەوە کە ئێمە هەڵوێستی لە بەرامبەرە بگرین نەک تەنها وەکو مفەسیرەوەوانە بەڵکو وەکو ئەوەی کە ئێمە ئامانەوێت چی بکەین لەم بارودۆخەیە ئەمەی کە هاتووە هەڕەشەی کە هاتووە بۆ سەر ئەوانە من ناتوانم شایی بژێڕم بڵێم ئەها نەموو دیموکراسی ئاوایە نەموو دیموکراسی ئەمانە ئیفرازەکە نەموو دیموکراسی سەرنجام ئەکاتە پێشێرکردنی مافی خەڵک پێشێرکردنی پارلەمانتاریزم پێشێرکردنی ئەوانە خودی ئەم دیموکراسی کە باسیەکەن و ئەمانە لەگەڵ ئازادیا منافی و ئەوانە دروست بەڵام ئەمە بۆ کەسێک دروستە بۆ کەسێک ڕاستە کە پێی وابێ خەڵک ئەم دنیاە ئەم هەموو جەور و ستەم و نایەکسانی و نابەرابەری و چەسانوێت تەحملەکەن لەبەرەوەی نازانن لەبەرەوەی کە من زانام و پێشتر پێموتن بە قسەی منیان نەکرد ئەمڕۆ ڕۆژی ئەوەیە کە بێن قسەکانی من بە دروستی وەربگرن و قبوڵی بکەن و اینجا بێن شوێن من کەون وەکەوەی کە من وەکو بوونەوەرێک کارم بەزەوە بۆ تەشهیر بکەم کارم بەزەوە بووە پەردە هەڵماڵم لەسەر واقعیەتەکان ئەو هامەکان بڕەوێنمەوە لە حاڵێکە ئێمەی خەڵکانێکی سۆشیالیست و کۆمونیست کە ئامانجمان گۆڕانکاری مجتەمەع ئەوەی کە کاری بۆ ئۆکەینوانە گۆڕانکاریە و لەم گۆڕانکاریە ئەبێ بین بزانین ئێستام تەوازنە سیاسی کە تی ئەەکەوین چییە و چی دروست ئەبێ لە ئەنجامی ئەم هەڕەشە و ئەم پەلامارەیە ئەگەرسە لایەنگرانی ترامپ لە ئەمریکا سەرکەوتنایە و ئەگەر بیان توانێت کودەتایە بکرد کە بەڕاستی کودەتا بوو هەر بە تەنها ئەوە نەبوو داخی دڵ بڕێژن یاخودەوەی کە مەسەلەن فرسەتێک بگەنەوە بۆ ترامپ کە ئیدامە بە وجودی سیاسی خۆیدا و ئەمانە ئەمە نەخشە بۆ داڕێژرا بوو لایزان ئەم نەخشەیە ماوە و لایزان ئەمە هەڕەشەیەکە لە بەرامبەر ئێمە ئەم جوڵانەی کۆتایی نەهاتووە و ئەم شەڕا ئێمە لە بەرامبەرمانایە و ئێمە لەم شەڕەیە پێویستمان بۆیە دیفاعتەنانەت لەو ئازادیە مەحدودەشکەی کە لە ڕێگەی دیموکراسیەوە هاتوۆتە دی چونکە ئەو ئازادیە مەحدودە کە لە ڕێگەی دیموکراسیەوە هاتوۆتە دی و ئەوانە لە چاو ئەو سەرکت و ئیرهاب و داپلۆسینەیە کە لایەنگرانی ترامپ ئەتوانن لە دنیای سەرمایه‌داریە دروستی بکەن زۆر باشتر و لە فراهەمترە ئامادەترە بۆی کەوا ئێمە بتوانین کاری خۆمانی تیا بکەین و وجودی خۆمانی تیا ئیبرازکەین یعنی تۆ ناکرێ وەکو دەورانی هاتنی نازیزم ئەوەی کە مەسەلەن حیزبی شوێعی کاتی خۆی لە ئەڵمانیا بە نەسیحەتی ستالین و ئەمانە بە قسەی ستالین و ئەمانە هاوپەیمانەتی لەگەڵ سۆشیال دیموکراتەکانە نەکرد و تیجابان نازیستەکان بێن پەردە هەڵە ماڵگەر لە ڕووی واقعیەتی کاپیتالیزم با کاپیتالیزم واقعیەتەکەی دەرکەوێ یاوە گەوانەی مەسەلەن منەظەماتی وەکو بادر ماینهۆف لە ئەڵمانیا یاخود ئەلوێ حەمرا لە ئیتالیا ئەیان کرد بریگار دەستورەکان لە ئەڵمانیا لە ئیتالیا ئەیان کرد کە با ئێمە پەلامار بین هێرش بکەینە سەر سەرمایه‌داری بۆی سەرمایه‌داری و وەجهی دژە دیموکراتیکی خۆی دەرخا بەڵام ئێمە واقعیەتەکانمان بینی حربی عالەمی دووەم کە لە ئەنجامی هاتنی نازیستەکانەوە دروست بوو ئەوانە بوو هیلەکەی باجەکەی دەیان ملیۆن میلیۆن ئینسان بکە ژیانیان لەدەستدا و بەرەو پاشگەڕانەوەیکی زۆر گەورە بوو لە هەموو ناحیەکەوە ئەگەر سەرکەوتن بەسەر نازیزمە کە ممکن بوو
ڕووی نەدایە و ئەمانە ئێمە ئەمڕۆ لە واقعاً لە دیستۆپیایەکە ئەژیان لە دنیایەکی زۆر تاریکە ئەژیان ئێمە هەمان ڕۆژ ئەمڕۆ هەمان کات ئەمڕۆ ئێمە لە بەرەوڕووی وەزعێتێکی ئاوایە قەرارمان کردووە و ئێمە چەپ و کۆمونیستەکان لە ئەڵمانیا و لە شوێنەکانی تر و ئەمانە هەبێ ئامادەبین بۆی کەوا ڕوبەڕووی ئەمانە ببینەوە ئەزانین چۆن ئەم مەسەلە دیارە بەعدی جیهانیشی هەیە دواتر دەتوانین بە تەفسیلات قسەی لەسەرکردنوانە بەڵام من قسەکەم ئاوایە ئەگەر لە ئەمریکایە نازیستەکان ناتوانن هێرش بکەنە سەر کۆنگریس و ئەوانە و دەم لە کوردستانە ئەوەی کە کەسێک بۆ خەنجەرەباتە دژوورەوە لە سەری پەرلەمانتارێک گەشتکردنەوەوانە واقعیتێکی زۆر ئاسایی ئەگەر لە ئەمریکا کە مەرکەزی دیموکراتێت ئەمە ڕووبا بۆ لە کوردستانە ڕوونەیە و ئەگەر ئەمە لە کوردستانە تەعمیم بێجێکە بێوانە و چێ قازانجەکە چێ بەژەوەندیان ئێمە پێویستمان بەوەیە باسی کەین کە حزابی کوردی بۆ نمونە لە کوردستانە دیموکراتیک نییە کێشەی خەڵکی کوردستانەوەی واقعیت مەحزابانیان نەناسیوە پێویستمان بۆی تەشویرێکی زۆرتر بکەین پێویستمان بۆیە لیبرالیزم لە هینی بخەین لە گوایە هینێکی هەیە جۆرێک شەرعیەتی هەیە مەشروعەتی پیاکرد و مەشروعەتی لێفسێنینەوە بە بڕوای من ئەمانە نییە بە بڕوای من ئەو واقعەتی دروستەوێ لە ئەنجامی ئەم پەلامارەیە لە ڕووی سیاسیەوە زۆر خەتەرناکە و پرسیار ئەوەیە ئێمە چی بکەین لە بەرامبەر ئەم واقعەتەیە چیکردن چی وتن بەڵێ دەست خۆش سامان کەریم پێشەوەی پرسیاری داهاتوت لێ بکەم هیچ شتێکت هەیە ئێستا لەسەر ئەم قسانەی شەماڵ چکە یعنی دیارە کە جیاوازیەکە لەکوایە لێرە دوو تێڕوانینە کە من زۆرم پێخۆشە زۆر جیاواز لە یەکتر ئەگەر قسەیەکت هەیە زۆر بە کورتی بیکە و ئەنجا من ئەچمە سەر مەسەلەی دیموکراسی پرسیاری باسەکەەوەنی من و تۆڵێنچی باسەکەوەی یەک واقعی بابەتی لە دەروی من و تو هێناوێتی ینی لە دەروی هەموو ئێمە لە دەروی من باسی کاتێتە بەرەوە خۆ باسەکەەوەی من بڵم من تازە شام بەمە بەر دیموکراتی بۆی بەرزیکەمە بڵم دیموکرات بیم باشترە نەڵە مۆ چوونە پاڵ دیموکراتەکانە و خەتەرەکە لێرێ بەداخەوە خەتەرەکە لێرەیە ئەگەر پەیامەکەت گەیشت کەوا بێ ئەوە جوابەکە دیایەوە بەڕێی من کەوا بێ پرسیارێکی من ئەمەیە من ئەمەی لە تۆ تێگەیشتم کە بەهۆی کەڵەکەبوونی سەرمایە بەهۆی کۆبوونەوەی سەرمایە لە دەستی لە سەتا یەک کەمتری دنیا دروستبوونی تریلیۆندارەکان هەموو ئەمانە ئێستا ئەم سیستەمی دیموکراسی لیبرالیە وەکو قاڵ بە سیاسەکەی سەرمایەداری بەرتەسک بۆتەوە ئەم شێوەیە لە ڕێخستنی سەرمایە من وا تێگەیشتم لە تۆ گەر غەڵەتم دوای پێم بڵێ ئەم ڕێخستنی سەرمایە و کەڵەکەی سەرمایە ئیتر تەحملی ئەو جۆرە لە دیموکراسی و لەم قاڵ بە سیاسیە ناکە کە دیموکراسی هەیەی کە خەڵک ئەڕوا دەنگات و نوێنەران هەڵەبژێرێ و لە شوێنی جۆرا و جۆرەوە و کۆنتڕۆڵێک کا بەڵام تەحملی ناکە لەوە زیاتر من وا تێگەیشتم لە تێ کەوابێ ئایا دیموکراسی بەم جۆرەی ئێستا ئەیناسین کۆتایی پێهاتووە بەڕێی تۆ و ئەگەر کۆتایی پێهاتووە ئەگەری بەدیلەکانی چییە لە بەردەم خەڵکە لە بەردەم هەموو دنیاە من بەدیلی خۆم هەیە هەوڵ بە ئەوە ئەم من هەوڵێم کە بەدیلێکی پرۆیتاری پێمە مەدان جار ئێستا هیچم نییە کەس نییە یەک کەس نییە لەگەڵما لەم یەک کەسەوە دەست پێەکەم بەڵام ئەمە لەوە دەست پێکە کە کەسێک داوای ئازادی سیاسیەکە تا کەسی دوای موچاکە تاوای کە ڕێکخراوێکی تاوای کە ڕابەریەکە تاوای یەکگرتووە بێت تاوای شۆڕشی خۆیەکە باسەکە ئەمە ئەگەر خەڵگێتە سەر ئەوەی کە خەڵگێتە سەرجادە ئەوەی کە خەڵک شۆڕژەکە ئەوەی خەڵک ناڕزاتەکە ئەمە شتێکی ڕەتی بە منەوە نییە بەس بۆی بۆوانە من هەبمیان نەبم مارکسە بیان نەبێ کۆمونیزمە بیان نەبێ خەڵک ئەمە شتێکی بابەتی و خەڵک کاری خۆیەکە با من لەسەرمە ئەمە زۆر وازا بێت خەڵک کاری خۆیەکە ناڕزایی دەڕبڕێ شۆڕ حتا شۆڕژەکە بەڵام باسی کۆمونیستەکە باسی منەوەیە کە چۆن ئەم شۆڕشە لە دوجارە بە قازانجی پرۆیتاریا بشکێتەوە بۆ پرۆیتاریا خۆی دەسەڵات بگرێت دەست بە عنوانی یەکچی ئەمە باسی سەرشی منە دیموکراسی چی بەسەر من پێم وایە بژوازی قابلی هەمیشە قابلی ئەنتافێکی زۆر جددیە لە خۆیە لەباری بە ئەو بەهای کە پێی ناسرابووە کە لە ڕوانەی منەوە ئەم بەهانە بەهای خەباتی چینایەتی بزوتۆ پێشکەوت و خوازەکان بوو ئەوان قۆڕغیان کردبوو بۆ خۆیان بۆ معنایی لە ترسی شۆڕشی پێکاری کە 100 ساڵێک کە ئەتوانین بڵێ قەرنی 20 قەرنی بابڵین سەدەی 20 بوو کە بەتایبەتی دوای شۆڕشی ئۆکتۆبەر ترس لە شۆڕشی پرۆیتاری هێجگار گەورە و بەتایبەتی لە ئەوروپایە باشە لە بەرامبەر ئەمە کۆمەڵە ماف و کۆمەڵێک مەسائل هاتە بەرەوە دەوڵەتی ڕفا هاتە بەرەوە بۆ ئەوەی کە بزوتنەوەی کرێکاری احتیواکەن بۆ بڕۆمن کردیان سۆشیال دیموکراتی ئەوروپی خۆی سۆشیال دیموکراتی احتیواکردنی بزوتنەوەی کرێکاری بوو
لە خلال نقابات و سندیکاوی کە تێکرێکارەکان وە کردی هەر بۆ ێستا سۆشیال دیموکراتی لە ئەوروپا چۆتە دواوە لەبەرەوەی کە برژوازی وەکو تەبەقە پێویستی پێی نەماوە بالتالي یەک ڕێگا هیچ ڕێگایەکی تر نییە جوانێکی دیموکراتی ناشرینی گەرەوەیە هەرو دەموچاوە تەزمینیشی بۆ کەس پێ تەقێ لەم لا دوومەڵ دەرە لەو لا بۆ تۆکسەکەی دەرەچە عین نەشتا هیچی لەگی نییە بەڵ حتى منی خۆی تەواو کردووە ئەوەی کە مشکلەکەی طبقەی بەرامبەر ئامادە نیە بۆ شۆڕشی نهایی خۆی هەشتێک لەم بەڵام سامان کەریم یەک دقە طبقەی پرۆلیتاریا چینی پرۆلیتاریا ئامادە نیە بۆ شۆڕشی خۆی وا لەسەر جادە لە هەموو شوێنێک ناڕەزایەتی دەرەبڕێ داواکاری ئەکات ئەوێ ژیانی باشترکە ئەوێ ڕێگە بگرێ بە بەرەی فاشیستی جارێتر زیندوو بێتەوە خەباتی جۆراوجۆرەکە یعنی چۆن ئەکرێ بڵین ئێمە پەیوەندیمان بەمەوە نییە من پرسیارەکەم ئەمەیە ئەگەر بە کورتی بۆی بچمۆلای دووش جیاناکیتەوە شۆڕش خۆی مادیە ڕەتی بە ئێمەونی ئێمە هەمومان ئەمرین ئەو هەریکا خۆ ناڕەزایەتی ڕەتی بە ژیانەوە هەیە ژیان من بۆ دای نان ئاو ئازادی سیاسی سفرە خاڵەکەم بچم ناڕەزاتی پارەم نێچم ناڕەزاتیەکەم معلومە ئەمە ڕەتی بێمەوە نییە بەم معنایە تێگەڕ نەک منیتیانی نەک من نایکەم معنا ئەوە شتێکی مادی بابەتیە لە دەرەوەی ئەحزابە لە دەرەوەی ئەفکارە ڕاستەوخۆ ڕەتی بە ژیان و حیاتی خەڵکەوە هەیە ئەمە هەر ئەکرێ باسی ئێمە بازەڵم ها نەک من باسی ئێمە باسی کۆمونیزم باسی مارکسیزم ئەوەیە ئەمە یەکگرتووکە یەکگرتووە ئەگەر تو بە هەر لەسەر جادێ خۆ چەند ساڵ لەسەر جادێکە هەر لە عێراق هەر لەو مەنتیقانە خۆ ئەوە تێ لەسەر جادەیە بەڵام لەسەر جادە بوون ئەتوانێت سە ساڵی کاوای دامای بکێشێ ئەگەر بێت و ئەم هێزە کە پرۆلیتاریا یەکگرتوو نەبێ یەک پارچە نەبێ هێزی خۆی ڕێکخراو نەکا بە بەرامبەر بە برژوازی وەکو چینێک نەوەسێتەوە هەروە بێ و من وەلە ڕوانگەی منەوە حتا ئەگەر ئیسلاحێکیش ممکن بێت تازە با بڵێن شۆڕشی پرۆلیتاری نابێ شۆڕشی سیاسیە باشە واتە پرۆلیتاریا و تەبەقە ناگا بەدەسەڵات حتى ئەمەش پێویستی بە دەرەجەیەک لە ڕێخستن و لە ئاگایی چینایەتی و لە وشاری کۆمونیستیە ناو تەبەقەی کارگەرە هەر بۆیە نابێ خۆ چەند ڕاپەڕین بوو لە ماوەی 12 ساڵی ڕابردووە دەیان ڕاپەڕین بوو هەر 6 کەس سەجادە خێرا هێزێکی برژوازیەی بە من ئەمێ ئەم سیناریۆیە کۆتایی پێبێ باسی من ئەمە ئەم سیناریۆی کۆتایی پێبێ ئەو هێزەی کێتە سەجادە گۆڕان نەتوانێت بیبا لە کوردستان ئەگەر خەڵک ناڕازیە لە حەبەی شوباتا گۆڕان نەیخوا ئیسلامیەکان نەیخۆن لە میسر ئیخوانیەکان و سیسی نەیخوا لە توریز غەنوشیەکان نەیخۆن و ئەیخۆن ئێستا لە کوردستان هەشتێ بە ئیسلامیەکانی بە یەک زەڕشکم نییە 100% باشە بەم ئەمە نابێت سیناریۆی ئەمە بێ سیناریۆی ئێمە سیناریۆیەکی دیکەیە من ناتوانم پەلاماری خەڵم دەی هەرایە دەی بڕوخێ عەزیزەکەم تو هیچ شتێک ئامادە دەی بڕوخێ یعنی چی دەی بڕوخێ ئیسلامیەکانی بەر و چقەلەیەکی بۆ لێن ئەڕۆن دێمەوەلات لەسەر دەوری خەڵک و ئەوەی کە هەر ئێستا چیتە سەر باسکردنی قساکەینەوە شەماڵ حەزەکەم لەسەر ئەم قسانەی پێشووی سامان تۆ قسە بکەیت واتە پرسیارەکەی من ئەگەڕێتەوە سەر ئەوەی ئەگەر دیموکراسی لیبرالی تەواو بووە ئەگەر تەواو بووە بەدیلەکانی ئێمە چییە و چۆن نەتوانین چیترە چێتە جێگای لە ئێستاە ئەزانیت چۆنە بۆ ئێمە لە ڕووی مێژوویەوە لیبرالیزم لە تقریبا 150 ساڵەوە ئەو ئەلتەرناتیڤە و بەدیلێنیەکەی خواستمان هەیە بۆی و ئەوانە داوایەکەی ئێمە 150 ساڵ لەمە بەریژەر هەمان شتمان وتووە یعنی لە سەردەمی مارکسەوە ئێمە باسمان کردو کە ئەمە تەجاوزی لیبرالیزمەکەین تەجاوزی ئەو چوارچێوە مەحدوداکەین کە پێوترێت دیموکراتی یعنی هەتا ئەمە سەر مارکس و ئەنگلز کە سەرەتا دروستبوون خۆیان بە دیموکراتی شۆڕژی ڕەزالی بە جۆرە لە جۆرەکان خوانوەکو هێزی دیموکرات تعریفە کردووە نەڵام دواتر تەجاوزی ئەمەیان کرد ئەگەر تەجاوزکردنی ئەمە مەسەلەکەی ئێمە دەمێک ئەو کارەمان کردو بەڵام باسەکە لێرە لەسەر مەسایلی فکری و ئایدۆلۆژی نێزین چۆنە مشکلەکە ئەوەیە مشکلەی گەورەی هێزی چەپەکان بۆ بەتایبەت هەموو تەواوی ئەوەی کە بەخۆی لە مارکسیزم و کۆمونیزم لەم ڕۆی دنیاە ئەوەیە لە بوونەوەرێکی ئیجتیماعیەوە تەبدیل بووە هەتا لە بەرچاوی خۆیان بە بوونەوەرێکی ئایدۆلۆژی گرنگ ئەوەیە لەم کەینوبەینا قسەی ڕاست دەرچێ گرنگ ئەوە نییە ئاین دەچێ بێ وەکو ئەوەی کە مەسەلەن لە بەلەمێکینەوە بەلەمەکە غەرقە بێ وانە پێشتر وتوتەوە بە کونێکی تیان بەلەمە غەرقە بێ دوای کە غەرق بووی لەناو بەحرەکەیە دەست بەرزکەیتەوە ئەی نەموت غەرقە بین ئەی نەمانوت ئێمە بوون نەبین ئەخر وا خەرکی ئەقین چی وا خەریکی کۆمەلگا لە بین نەچێ بە بڕوای من ئەمە دروست نییە من دیفاع لە دیموکراسی ناکەم بە خاتری ئەوەی کە دیموکراسی من ئەیناسم چۆر و چۆن نییە دیفاعکردن لە خواستەکانی خەڵک لە ئاوات و ئامانجەکانی خەڵک و ئەوانە
فەزایەکی باستر فەزایەکی کراوەتر بۆ دەرخستنی ئەمانە لە بەرامبەر فاشیزمێکا کە هەڕەشیلەکە مەسەلەیەک نییە لە ڕووی تاکتیکیەوە ئەماو ئەگەری بوێ ئەمە تەحسیل حاصلە ئاخر لە سەردەمێکە گە بەرشەفیەکان لە ناو رووسایە ئامادە بوون بۆ شۆڕش باسی شۆڕش ئەکرا لە ئەوەڵین لەحزەوە لینی کە هاتبووە پێشەوە ئەیوت هەموو دەسەڵات بۆ شوراکان لە دژی حکوومەتی موقت بوو بە هەموو شێوازێک تەبلیغاتی لە دژەکردن بە هەموو شێوازێک لە دژیانەوەستایەوە بە هەموو شێوازێک تەشیری پێەکردن نەک بە تەنها بە بەشە باڵە ڕاستەکەیوان هەتا بە باڵە چەپەکەی کە منشەفیکەکان بوون بە خیانەتکار لە پرۆلیتاریا و بە دەسەچیلەی دەستی ئیمپریالیزم و بەمانەی وەسفەکردنوانە بەڵام کاتێک کۆرنیلۆف جێشەکەی ئامادە کرد بێت پێترۆگراد بگرێ و ئەو تەجروبەی شورایانە کۆتایی پێبێنە ئەمانە بە تەواوی بەرشەفیزم لە بەرامبەر حکوومەتی موقتا وەستا دیفاعی لە حکوومەتی موقت کرد و بەری گرت بەو هێرشە و ئەگەر ئەو کاری نەکردایە ئێمە هەر تا ئێستش نەمانەتوانی شۆڕشێکمان نابوو ناوی ئۆکتۆبەر بێ شۆڕشێکمان نابوو ناوی شۆڕشی سۆشیالیستی چینی کارگر بێ لە دنیاە و ئەمە هەمان ئەو تەجروبەیە دووبارە بوو کە لە ئەڵمانیا بوو یعنی ئەوەی کە نازیزم لە ئەڵمانیا هاتە سەر کار و ئەوانە ئەکرا چەند دەیە پێش ئەوە لە رووسایە فاشیزم بێتە سەرکار نازیزم بێتە سەرکار هێزێک بێتە سەرکار کە بە تەواوەتی شەقتی هەڵەیە لە هەموو ئەو دەستکەوتانەی کە لە دیموکراسیا بەدەستاتەوە پاشان دیموکراسی چوارچێوەیەک بۆ تا ئێستا کە کارگەر توانێتی بەکاری بێنێ باسەکە لەسەرەوە نیە تەمجیدیکەین ئێمە بوونەوەری ئایدۆلۆژینی کاگەر ڕۆژێ لە ڕۆژان وتمان دیموکراسی فەزایەکی باستری دروست کردووە لە ئیستیبداد و لە قەمع و ئەوانە ئەو ڕۆژەی تر دەستنێژمان پشتی و تەواو هینمان بێ یعنی تر تەواو ئێمە بووین بە خیانەتکار و بەرەی کارگەر و سۆشیالیزممان جێهێشت باسەکە لەسەر باسێکی تاکتیکیە و ئەمەی کە ئێستا لە ئەمریکای ڕووەدا من هەر لێرە ئاماژە بە پرسیاری هاوڕێگەکەم لێرە کە کەوتە سەر شاشەکە هاوڕێ ئاسفەقی کە پرسیاری لە من کردووە پرسیارەکەی ئاراستەی منە بۆیە من وەڵامی دەمەوە لێرە باسەکە ئەڵێ لە کارکەوتنی ترامپ وەکو نوچی فاشیزم ئەمە دۆڕان نییە بۆ فاشیزم لە دنیاە ناکاتە پاشەکشەی فاشیزم لە دنیا بە نەزەرم شەڕەکە تەواو نەبووە هاوڕێن ئەم هەفتەی مانگە هەرگەک شەممە هەموو گروپە چەکدارەکانی ئەمریکا خۆیان ئامادە کردو بۆی ئەم جارە ئینتیفازەی مسلح بکەن بە نەزەری خۆیان نەخشەیان داناوە مەقڕی چەندین ویلایەت لە ئەمریکا بگرن نەخشەیەک هەیە بۆ ئیستیقلالکردنی مەجموعەیەک ویلایەت لە ئەمریکا و جیابوونەوەی لە ئەمریکا هەڵوەشانەوەی ئەم سیستەمەوەمانە دیارە گەلێک زۆریان پێخۆشە ئەوانەی کە لەبەر خاتیەوە ڕقیان لە ئەمریکایە دوژمنی کاپیتالیزمش پێیان خۆشە کە ئێستا ئەمریکا هەڵبۆشێتەوە و ئەمریکا پارچە پارچە بێ وگویم هێز ئیمپریالیستە لە ساحەکەیان نەمێنێت دیتر دنیا تەختە بێ بۆ سۆشیالیزم و بۆ کۆمیزم بەڵام بیر لەوە ناکەنەوە کە لە پاڵ چاینەیە لە پاڵ رووسایە کە ئەمڕۆ نوێنەرایەتی دەسەڵاتێکی مستەبید و مافیایی ئەکەن و ئەمانە ئەمریکا هەوەنترە ئەگەر اختیارەکە لە بینی ئەوەیە بێ کە تۆ ئایا رووسیا هەڵەبژێری وەکو مۆدێل بێت بۆ دنیای سەردەم نمونەی جنوبی شەرقی ئاسیا و چین هەڵەبژێری کە گەلێک کەس پیان خۆشە چین بە نوێنەری کۆمونیزم و بە نوێنەری سۆشیالیزم بزانن وەگوایە لە چینە دنیا ماستی بەی و هەموو شتێک باشە و یەکسانی و ئازادی بەرقەرارەوەوانە بە نەزەری من پیادەبوونی مۆدیلی چین بۆ دنیا هەرەوەیە کە سەرمایه‌دارانی ملیاردێرەکانی دنیا ئۆلیگارشی دنیا لیشی دەمیان بۆ یەڕژێ شوێنێک کە ئیستیبدادێکی تەواو حاکمە سەرمایه‌داری هەرچی ئەوەی کە ناڕەواییە نابەرابەریە لە کاپیتالیزمە مەوجودە ناقسن ئەوەی کە ئەو فەزایە کە مەجالەیە بۆی کە تۆ مەسەلەن سندیکایەت دروستکەی نیقابەیەک دروستکەی بانگرتنیە بکەی بەبێ خەڵتانی خوێنبی چین ئەمەیە ئەوەی کە ئێستا لە دنیای قەراری گرتووە ئێمە لە بەرامبەر ئەم مۆدێلەیە و قسەکردن لەسەرەوەی نایمە بێتەفاوت بین بێتەفاوتماگیانە بێ بدوەستێنم ببوورە من یەک نقطەم هەیە لێرا بیڵ مەزانێ کاتە چیە کاتەوەی کە ئەگەر ئەردۆغان بەیانی هەڵبژاردنە لە تورکیایە و ئیمکانیەتی ئەوە هەیە بە دروستکردنی تەحالوفێک لە بەرامبەر ئەردۆگانە کارێکی کە ئەردۆگان جارێکی تر نەبێتەوە بەسەر کۆمار و ڕێگەی لێ بەرابەرا بگریت و ئەوانە تۆ بڵێ ئەمە ناکەم و وازی لێتم دیارە ئەو کافی نییە بەتەنها من ئەگەر کۆمونیستێکم لە تورکیا مۆجودمەوانە ئەمە بەتەنها کافی نازانم بەڵام ئەوەی ئەمەش نەکەی و هیچ کارێکی تر نەکەی توانە لێگەڕێ بابزین دنیا چی لێ دەوەی کە قسەکانم بەڕاست دەربێتەوەمانە خەڵک زۆرتر باوەڕ بە من بێنەوەوانە بەڕێی من لێرەیە بە بینەوە سەر ئەم مەوزوعە هاوڕێ سامان و شەماڵ تۆیش من وا تێگەیشتم سامان ئەڵێ ئەم دیموکراسیە با بڕوە خەفەتی بۆ ناخوین ئەمە هەرەمە بووە و ئەوەی کە بەرهەمی هێناوە
لەوانەیە ژیانی سەرمایه‌داری درێژتر کردبێتەوە، بەڵام بەدیلیشی نییە وتی کە شۆڕشی پرۆلیتاریا ئەو، بەڵام شۆڕشی پرۆلیتاریا حاضر نییە، ئامادە نییە، ئێستا نییە، بەڵام لەو بەیناچی هەیە معلوم نەبوو سامان تۆ چیت پێ باش بوو. ئەمە یەک. شەماڵ لە لایەکی ترەوە ئەڵێ نە، ئەبێ ئێمە وەکو چینی کرێکار خەمی ئەوەمان بێ کە لە بەرامبەر دیموکراسیەکی مەحدود کە ئەگەر بڕێکی کەمیش ئازادی و مافی هەڵبژاردن و ئەمانەی هێنابێ فاشیزمێ سەر هەڵەیە، فاشیزمێ هەڵە تۆقێ، نازیزم و چوزانم ئەوانەی کە سەردەمی هتلر و ئەمانە لەوانەیە بێتەوە پێشەوانێ و ئەمریکا کە پێشتر ڕابەری دیموکراسی بێ ئەم جارە خەریکە ببێتە نمونەی ئەمانە مەترسیە. من خۆم پێم وایە ئەمە مەترسیەکە لە بەردەم دنیای ئێستەیە. دیموکراسیمان بەدڵ نییە، پەرلەمانتاریزممان بەدڵ نییە، نمونە جوانەکانی ئەوەی ئەمریکا و ئەوەی کوردستان و ئەوەی فلان و ئەوەی فیسارە، بەڵام لەو لایشەوە لە بەرامبەر ئەمە حرەکەیەک بزوتنەوەیە کە دەرچەی ئەم سیستەمەی ساڵهای ساڵی سەرمایه‌داری و بەرهەمێنانی سەرمایه‌داریە فاشیزم و ڕایسیستمێکی هێنا و هینزی بۆ پێیا کردووە. ئێستا لێرەیە من ئەمەوێ پرسیار لە هەردووکتان بکەم، لە سامانەوە دەست پێەکەم ئەمێ بێتە سەر ئەم مەوزوعە. دەوری خەڵک سامان ئەبێ ئێمە بیرکەینەوە لەوەی ئەو خەڵکەی کە ناڕازیە، ڕاستە بەڕێی تۆ ئەوە بۆ خۆی داوای موچە ئەکا و داوای باشترکردنی ژیانێکا و داوای کارەبا ئەکا و داوای لەوانەیە لە فەڕەنسا داوای شتێترەکە، لە شوێنێتر داوای شتێترەکە، ئەڵێ ئەمە ئیشی ئێمەی کۆمۆنیستەکان نییە لە ئێستایە. حەزەکەم لەسەر تێگەیشتم من وا تێگەیشتم ڕاستی کەرەوە بۆ ئەو خەڵکی کە گوێی لێ ڕاستی کەرەوە قسەکە باش نییە بڵێ وانەیەوەیە، بەڵام ئەوەی کە من لە تۆ تێگەیشتم ئەڵەی شۆڕش ئەبێ چین پرۆلیتاریا بێ شۆڕش بکە، بەڵام ئێستا ئەم شۆڕشەمان نییە. ئەوەی کە ئەیکەن ئەم ناڕزایەتیاناکەی ئەچێتەوە دەستی بۆ جوازی. لەم بەینا چی هەیە؟ لەم بەینا من ئەمەوێ تکال لە یەکەم لەسەر ئەمە بڕۆ دەوری خەڵکی ناڕازی هەر ئێستا کە شۆڕشی پرۆلیتاریانە چۆنە بینی؟ غێر ئەبێ ڕۆڵێکیش بەی بەمان لە هەموو ئەم دیالکتیکی لەم داینامیکەی کۆمەلگا و سیاست و سەرمایه‌داری و ئەمە ئەو لەم سراعەت تەبەقاتیە ئەبێ دەورێک بەجێ بێڵی کە بڵێ ئەم خەڵکە ناڕازیە، ئەم چینی پرۆلیتاریا ئەمە ئێستا دەورەکەیەتی و ئەمە بکا باشە. من ئەجوابی ئەمەمەوێت. بەڵێ ئەزانی چۆن هاوڕێجام پێم وابێ من پێم وابێ من وام نەوتو یەکەم دومانە بابەتیە نەگوێ من حەقم نییە، بابەتی ڕێنی حەق مەداقم هەر هەیە، ئەوە معناکەی ئەوەیە، هەتاوتم شۆڕشیش بابەتیە، ئەگەر کۆمۆنیستەکان هەبن یان نا لە دەروی فکر ڕوە ناو خەڵکا ڕوە ناو کۆمەلگا ڕوە بەم معنای مۆشتێکی مۆزوعیە، کاڵشتی مۆزوعین لە دەروی جایمە کاریگەریمان هەبیان نەبێ ئەو هەیە وی کۆ ڕۆشن بێ هەموو ئەشکالەکانی لە خۆپیشاندان و مەسیرێکەوە بیگرە تاگاتە ڕاپەڕین تاگاتە ئەمانە هەمووی بابەتین، مەبەستمەوەیە کە خەڵک خۆی ئەیکا بەبێ دەخالەتی بەبێ ئەوەی هێزێکی سیاسی ڕۆشن و ئازۆیکی ڕۆشن بێت ئەچێتە پێشەوە جا بە شوێگا ناگا و خەزی تێ بۆی ئەمە ڕۆشن بێ ئەوەشتە بابەتی هەیە بۆ خۆی ئەوشتە ئەوانەی کە خەڵک ئەیکا بڵن با خەڵک تەسیری وەمویمە قسەکەم ئەوە بوو کە لە یەکەم نقطە بچۆ ڕێکی خە ڕێکی خە تەوازە قواکەی بزانم بچۆ ڕێکی خە من پرسیارێ ئەم خەڵکی کە چەند ساڵی کە لە میسر کردی نەتیجەکەی چیە پێم بڵێ بە قازانجی شکایان بە زەرەری شکایە لا مبارەکەوە بۆی کە بچی ڕێکی خەی وەکو جاری پێشوو دەست پێ نەکەیتەوە باسەکەی ئەمەیە لە کوردستان هەمەی شپاتی نەکرد 100 کە دوای بوو بۆ نەوشیروان و سەڵاحی قورباڵی نایان بردیانی در کە بەیەک تۆ چیەکی هەر عینەش دەکەیتەوە دوێنێ عەبدوڵڵای مەناوی ئەوان گۆڕان لە بەردەمی محکەمە بەعزە هاوڕێکی چەپ و کۆمونیزمانە شۆڕشە کاکە چۆن شۆڕشە پەرلەمانی گۆڕانەوە ئەو ڕابەرێتی ئەوە ژیدێ مەبەست کە تۆ ئەیکەی ئەگەر فعلەن واقعە تێبیکەی ئەگەر فعلەن ئایدۆلۆژیەتێکی هینن نیە مەقلوبن نیە پێچەوانە نییە ئەگەر فعلەن وەکو حیزبی شوێی عێراق بیر ناکەیتەوە ئەبێ چی وا بکەی هاوڕێ شەماڵەڵێ ئەگەر لە بینی رووسیا و هین لە بینی رووسیا ئەمریکا ئەوەندە اختیارەکە من اختیار ناکەم کاکە هەردووشیان ڕووی بابیان ڕەش بێ هەردوویان تەبەقەی سەرمایه‌داری بێ بڕەوە تازە کۆمەڵگەی بەشەری لەبەرەوە نەما تەحملی ئەو کات لە بینی چین و ئەمریکایان چین اختیارکە یەک باسمان تۆ بە خەڵک گەڵی چی
ئەوڕە شەماڵ بە خەڵک دەڵێ نا ئەمە شەر باشە مەڵێم نا ئەبێت تۆ پام خۆت پێی بە خەڵک ئەو پامەی کە ئەڵتەرناتیڤی تۆیە نەگە ئەو پامەی کە عمری ئەم سوڵتە ئەم دەسەڵاتە زیاد دەکا زیاد یەکە ئەزیزی من ئەو باسی ئەوە سیاسەتی حیزبی شوعی لە سیەکانەوە تا سارەوەیە خۆ خۆشتی کەی نییە هەرەوەیە ئەو قسەی کە لەو بەینی و دوانە هەڵبژێر عینەشتە میشان مەڕژێرە بڵێم ئەڵتەرناتیڤی ئەمە ئەوەی کە ئێستا خەڵک چی بکات ئەو باسێکە بەرنامێکی بۆ داخڵ وەرە لە نقطەی ئەلف ئێستا هیچ نییە و خەڵکی لەسەر جادەیە بێ ڕێکخراو کرێ ئەبێ بۆ شوێنە چێتە سەر جادە ئەبێ کە چۆ سەر جادە بزانێت چیەکە بێ بۆی کە لەسەر جادە بوو لە دوو کارگا پشتیوانەی هەبێ هەر چێتە سەر جادە وەر بۆیە خۆت خۆم قاپە هەر خواردنی تێکەوە ئەخورێ منەرم ئەم جارە مەهێڵە بخورێ ئەم جارە ئەڵتەرناتیڤ وڵا باس ئەڵتەرناتیڤی من شۆڕشی پرۆیتاریا چین یەکگوتی پرۆژە بەڵام ئێستا لەم نقطە سفرەوە دەست پێ یەکەم باشە لەمەی کە خەڵک لەسەر جادێ ئەم خەڵکا پێ ڕێکخراو کرێ بۆ ئازادی سیاسیە بۆ کارەبایە بۆ ئاوە بۆ موچەیە بۆ هەر شتێکە بۆ هەر مافێکە بەڵام ئەبێ ڕێکخراو کرێ لە شوێنی خوا ئەگەر ناخۆ فایدەی نییە 100 ساڵیگا بڕاتە 100 ساڵیگا دووبارە بێتەوە ئەو عمری ئەمە هیچ عمری نەوەکانیش باسەکەوەی ئێمە ئەم ئەڵتەرناتیڤەمان بنیە هەر لەو پاڵمی شەم ئەوەتی تاریخی کۆمۆنیزمە بەعکسی قسەکانی شەماڵەوە لەو پامی شەماڵە هەر لەو پایانە بووین لەم بینابینا بووین دوای هەموو شتێک کەوتووی هەچی ئەوەتی کۆمەڵگەی مەدەنی ڕێکخراوەکانی ژنان لە کوردستانە زیای کردو ئەوە زیاترژم کوژراوە دلیلەکەی چییە بۆ بیر ناکەینەوە ئەوە زیاترژم کوژراوە با لێرا بیڵم بەسەراحەت باشە ئەوەتی ئەو هینانی کۆمەڵگەی مەدەنی لە کوردستانە زیاترا بە هەمان دەرەجەش کوژە زیای کردووە هیچ کەس ناتوانێت بیسەلمێنێکە بەرئەنجامی خەباتکردنی کۆمەڵگەی مەدەنی کە لە چوارچێوە و سنوور و حدودی ئەم دیموکراتیا بتوانێت کوشتی کەم بێتەوە لە کوردستان باسی من باسی 21 ساڵی خوازی ژنان ناکەم باسی کۆمەڵگەی مەدەنی من بدوەستێنم لەبەرەوە ئەلەویایە ئەو قسەیە من قبولی ناکەم ڕاستێکی لەبەرەوە بە قبولی ناکەم کامیشە ڕەدی ئێمە بەس نامێ بەرنامەکە بگۆڕم بەوە ئەو قسەیە قسەیەکی هەڵەیە کە ئەوترێدەوەی کۆمەڵگەی مەدەنی و بوونی ڕێکخراوەکانی ژنان بۆتە هۆی کوشتنی زیاتری ژنان ئەوە بەداخەوە کە من نەموتە بۆتەوە باسەکەمان نییە با ئەوە بەجێ بێڵین بەڵام من ئەتیرازم بۆ قسەیە هەیە با ئەوە معلوم بێ دەستت خۆش بێ شەماڵ دێمەوە لای تۆ ئەمەوێ لەسەر تۆ چی ئەیجنسیەک بۆ دەوری خەڵک بۆ دەوری ناڕەزایەتیەکان چ دەور و ڕۆڵێک ئەوەی کە ئێستا سامان جوابی ئەو پرسیارەیایەوە تۆ خۆت چ دەورێکدا ئەنەی چ ڕۆڵێکدا ئەنەی بۆ مەسلەی ئەوەی ناڕەزایەتیەکان من باسم کرد هەیە وا لە سەرجادا بە شێوەی جۆرا و جۆر بە داواکاری جۆرا و جۆرەوە و لەوانەیە سبەینێ و دڵنیام هەر ئێستا لە بەرامبەر ئەم حرەکەی فاشیستی کە باسکرا ناڕەزایەتی هەیە هەر ئێستا شتی تر هەیە لە بەرامبەریان دروستە و ئەمانە چۆنە بینیت و چ دەورێکیان هەیە لە دروستکردنی بەدیلێکە بۆ ئەم گۆڕانکاریە کە خەریکە ڕۆیە بەڵێ ئەزانین چۆنە من بە سەرەتا شتێک ڕوون بکەمەوە بۆ ئاوڕێسامان و بە ڕێزانش کە کۆمنتە نووسن من کۆمنتەکانە خوێنمەوە بەشێک تێڕوانەکەی من بە جۆرێک بە نادروست بە ئەم قەست وەری ئەگرن کە گوایە من واموتوە خودی خاوڕێسامانیش جۆرێک مەسەلەکەی وا لێ کرد کە با بڕۆین دیفاع لە حیزبی دیموکرات بکەین لە بەرامبەر حیزبی کۆماریە باسەکە لەسەرەوە نییە باسەکە لەسەرەوەیە ئەمەی کە پێی وترێ سیستەمی دیموکراتی لە ئەمریکا ئێمە پێمان خۆش بێ یا پێمان ناخۆش بێ لە ناو دەستورەکەی ئەم وڵاتەیە کۆمەڵێک شت هەیە بە شەڕی چینایەتی چەندین ساڵە بەدەساتووە یعنی مەسەلەن لە ناو ئەمریکا کاتی خۆی کە بڵێن هین عبودیەت ئیلغاکرایەوە ئەبراهام لینکۆڵن عبودیەتی ئیلغا کردەوە مارکس نامەی بۆ نێرێ سوپاسیەکە پێڵێ تۆ ڕۆڵەی بە ئەمەشی چینی کارگەری ئەمە خودی مارکس ئەمە مەوزعی خودی مارکسە لە بەرامبەر ئیلغاکردنەوەی هینا ئیلغاکردنەوەی عبودیەتە لە ئەمریکا ئەم ئیلغاکردنەوەی عبودیەتە لە ئەمریکا و پاش بڵێن هێزە مەدەنیەکان و ئەوی کە پێوترێ جوڵانەوەی حقوقی مەدەنی و ئەوانە بە سەدان بە دەیان ساڵ لە خەبات و قوربانیدان و ماندووبوون هاتوون مەجموعایە کۆمەڵێک دەستکەوتیان بەدەست هێناوە هەر ئەمڕۆ جوڵانەوەیەکی چەپی میقدام هەیە لە ناو ئەمریکا جوڵانەوەیکی چەپ کە ئێمە بە خەیاڵیشمانانایە لە وڵاتەکانی خۆمان هەردی بێتمان جوڵانەوەیکی چەپ کە لەوانەیە ئاڵاکەی زۆر زۆر سوور و زەق و ئەوانە نەبێەوە مەسەلەن ڕسمی مارکس و ئەنگلس و ترۆتسکی و لینین و ئەمانی دانە ناوە بەڵام زۆر بە زەمینی
داکۆچی و دیفاع و خەبات بۆ مەسائلێکی واقعیەکە لە ژیانی خەڵکە و جوڵانەوە هەیە بۆ دروستکردنی ڕێکخراوە کارگەریەکان، جوڵانەوە هەیە بۆ دروستکردنی تەعاونیەتە کارگەریەکان. هەموو ئەمانە واقعیتێکن لە ئەمریکایە. لە زروفێکی لەم بابەتەیە کە وەختێک هێزەکانی لایەنگری ترامپ پەلاماری کۆنگریس ئەدەن، تەنها پەلاماری کاندیدبوونەوەی بایدن نادەن، باسەکە هەتا کاندیدبوونەوەی بایدن دۆڕانی ترامپ کە دنیا هەمووی پێی خۆش بوو و کەسێک نەبوو مەسەلەن لە دنیاە خەڵک سەنانێک تالیقیانە ئەرێوە چیان خۆشیە بەسەر زەویە باریوە لە مسایی کۆرۆنایە. ئەم مەسلەی ڕەبتی بەوە نەبوو کە خەڵک پێی خۆشە بایدن بردوێتەوە، خەڵک پێی خۆش بوو کە ترامپ دۆڕاوە و ئەم مەسلەیە کە ترامپ ئێوێ عکسی کاتەوە ئەمانە و ئێوێ لە باری بەرێ بە جۆرە لە جۆرەکان قەرەبووکردنەوەی ئەم دۆڕانی فاشیزمە لە وەزعیتی چیوایە چەپێکە لەو ئەمریکا لە وجودی هەیە ئەوانە ناتوانێت بێت تەفاوت دانیشێ بڵێ ئەم شەڕی پەرلەمان ڕەبتی بە منەوە نییە، جا ترامپە دەسەڵات دەگرێ پەرلەمان هەڵەوە شێنرێتەوە هەموو ئەوەی کە هەبووە لە دەستەچێت لە دەست ناچێت من شەڕی خۆمەکەم نە شەڕی تۆ لێرەیە هەیە وەکو چۆن دروست نەبوو بە شەفیەکان لە تەمموزی ساڵی 1970 بڵێن کە هاتنی کۆرنیلۆف چێجا کۆ کۆرنیلۆڤە بۆ شاری پێترۆگرادەوەوانە حکوومەتی کرنیسکی حکوومەتی هین لە ناوە بە مۆقەت و کرنیسکیوانە لە ناوە بە ئێمە بۆ بێ پەمان ناخۆش بێ و دوژنەکەی ئێمە لە ساحە دەرەکان وایە نەوت وتیان ئەگەرەمە بێت بەر لەوەی کە دەست بەرێ بۆوانە ئێمە کوژێ و ئەو فاشیزمەش کە لە ئەمریکای سەر هەڵەدا ئەوانە ڕاستە خەریکە پەلاماری کۆنگرسدا، بەڵام نوچی ڕمەکەی لەسەر دڵی چینی کارگەری ئەمریکایە کە خەریکە بە ئاگادێتەوە کە خەریکە خۆی سازمانەدا و خۆی ڕێکەخا. باشە لە هەلومەرجێکی لەم بابەتەیە قسە لەسەر دیفاعکردن لە دیموکراسی نییە، بەڵام قسەکردن لەسەر ئەوەیە کە بێتەفاوت نەبین لە بەرامبەر پەلاماری فاشیزمە. لە تورکیایە قسەکردن لەسەرەوە نییە ئێمە لەگەڵ حیزبی جەهەپەیە بین بۆ نمونەکەەوە حیزبێکی بڵین بەحەت تاکو و ناسیۆنالیستێ تا ڕادەی شۆڤێنیزم و ئەمانە لە دژی کورد و ئەوانە لایەنگری ئەو بین لە بەرامبەر ئەردۆگانە. باسەکە لەسەرەوەیە جارێکی کە نێڵین ئەردۆگان ببێتەوە بەسەرە کۆمار. مەسەلەن ئەوەی کە چەپەکانی تورکیا لەگەڵ هەدەپەیە بوەستنەوە کە ئەتوانێت مقاومەتی ئەم هاتنەوەی جارێکی تری ئەردۆگان بکە. باسەکە لەسەر ئەم شتە واقعیانەیە و ئەگەر ئێمەمانان بوونەوەرێکی ئایدۆلۆژین بە تەنها کۆمەڵێک جملەی دیاریکراو هەیە کۆمەڵێک تێکستی دیاریکراو هەیە کە لەبەرمان کردووە ئێڵینەوە ئەوانە و دەم ڕاستە هەر بابەتێک لەم هەڵوێستانە بدۆڕێنین ئەوانە تەواو هەموو شتێکمان دۆڕان، بەڵام ئەگەر ئێمە هێزێکی زەمینی و خەریکی ڕێخستنی خەڵکینەوەوانە ئەو دەمەبێت توازنە سیاسەکان لێک بدەینەوە چی زۆرتر بە قازانجە چی ئەتوانێت مای پێشڕۆی بێت نەکەوەی کە خۆت تەسلیمی ئەو هێزە بکەیت کە خۆی بە دیموکراتە زانێ، بەڵکو لە شەڕی ئەم دیموکراتانە لەگەڵ ئەنتی دیموکراتیکانە جەبهەیەکت هەبێت تۆش کە دیفاع لە بەرژەوەندەکان و قازانجەکانی خۆت ئەکا. باسەکە لەسەر ئەمەیە، قسە لەسەرەوە نیە ئەمریکا نوێنەرایەتی دیموکراتی ئەکا لە دنیاە ئەوانە، بەڵام قسەکە لەسەرەوەی ترامپ نوێنەرایەتی فاشیزمەکە و ئەگەر ترامپ لە ئەمریکا سەرکەوێ و ئەگەر ترامپ جارێکی تر و ترامپیزم و ئەو تیارە کە ترامپ تەمسیلەکە دەسەڵاتی لە ئەمریکایە هەبێ قومبلەی نەوەوی بەدەستەوە بێ ئەو جێشە جەڕارەی بەدەستەوە بێ لە ئاسی دنیا و ئەمانە بە نەزەرم ڕۆژگاری دنیا ڕۆژگاری سەر تاسەری گۆی زەوی تاریکتر ئەبێ لە ئێستا. دەستێنم لەوێ ئەدۆستێنم سامان بەڵام جوانی پرسیارەکەی تۆم نەدایەوە ئەگەر ئیزاجە دێمە بۆلات بەس بە ئەم پرسیارە لە سامان بکەم لە بەرامبەر کارەساتێک یاخود ئاسەواری کارەساتباری ئەم گۆڕانکاریە ئێستا ڕوئەیە بەڕێی تۆ خەڵکی کرێکار و زەحمەتکێش چینی پرۆلیتاریا ئەمەی کە شەماڵەیڵێ ئەرکێتی کە بڕوا بەرگری لە خۆی بکە یاخود تۆڕڵی ناباوازی لێ بێنێت چی ئەبێ با بێ و خۆی ئامادەکە بۆ شۆڕش بەرگری لە خۆی مەحلومە بێ بیکە چۆن نایکی لە خۆی ها چۆن لە خۆی ناکە بە بیکە لەمانەوەی خۆی حتا لە مافی هەموو کەسێ بکە حتا ئەوی کە شەماڵی جێ حتا تۆ زوقوای خۆشی بکە بەڵام بەچی هێزێک باسەکە مشکلەکەی شەماڵ ئەوەیە کە هەر ئەڵە دیفاع لە یمکن لەبەر بەڵام بەکام هێزە فەرقەکە ئەمەیە چۆ ئەڵتەرناتیڤێکی بەهێزی ڕێکخراوی خۆت بانگەواز قسەی من ئەوەیە کارم بابە ئەم هێزە ئەگە پرۆلیتاریا و هەوڵەکەت ئەمە نەبێت هەر چێکی فایدەی ئەڕوات چێ هێزێکی بژوازی و جامیان تۆزێ باشتریان تۆزە خراپتر ئەوە مشکلی من نییە. من لێرە نقطەیەکی خلافی جدیچکۆ هەموو تاریخی بەگوتم تاریخی ئەحزابی بژوازی زۆری ئەحزابی ئیسلاحیەکان و لەوە حیزب شووی عێراقی کە زۆر مەشهورە لە عێراقەوە لەو یاریکردنی ئێستاش لەبین تا ماوەیەکی زۆر لەبین یەکێتی پارتیایان کرد
ئەمە زەرمەندە قازانجمەند نییە بەڵام بە ئەبێ مقاومەتی خەبات بەڵام ناچارە ئەگەر گۆڕانکاریەک لە نێو سیستەمی سەرمایەداریە کە هێشتا بە پێوەیە کە هێشتا کارەکە کارەساتی زیاتر بۆ چینی پرۆلیتاریا و کرێکار بێنێ خەڵک بە شێوەیەکی میکانیکی ئەڕۆن دیفاع لە خۆیانەکەن بەرگری لە خۆیانەکەن کە ئەو قسەی شەماڵێکان نەڕوخێ بە سەری ئەوانە خەڵک ئەچێ دیفاع لە خۆی ئەکا ئەیکا وتم میکەم هەچی ناڕزاتی خەڵکێ بابەتیە جۆر بێمە ئۆچیکا بازەکە هۆی بازەکە من ئالتەرناتیڤی من چییە خۆ بازەکە ئەچ ئەیکا تۆ قسەمەکە ئەو خەڵگەچی ئیکە ئەوخۆنی خەڵک سەجادێ خۆ لە موشێ سەجادێ تۆ بەم خەڵکە ئەڵەی چی باسەکە ئەمەیە ینا خۆ تۆ ناتوای بە خەڵک بڵێ هەرە چێ خەڵک باشە ئێستا پرسیارە یەکەم لەسەرەوە تۆ کە ئەڵەی تۆ من سیرکە باسەکە وایە بەڵام سامان ئینسان هەستەکاتۆ کۆمۆنیستەکان یاخود ئەوەی کە بە مارکسیستی شۆڕژگێڕی ڕاستەقینەیە زانی شتێکی دابڕا و جیایە لەو لاوە وەستاوە لە لەگەڵم چینەیە لە ناو مەیدانەکە خەریکی کار بێ من یعنی وا هەستەکەی کە تۆڵی من دووشت ئەبێت جیاکینەوە منەڵم قسەی من نییە قسەی هەموو مفەکیرێکە کە ئەو مفەکیرە مارکسیستانەیە کە لە مارکسیستان زیادەتا ئەسەبا بە مەسەلەی شۆڕژ مەسەلەیەکی واقعی بابەتی مۆزوعیە باشە لینین تعریفیەکە ئەڵێ خوارەوە نایە سەرەوە ناتوانێت باشە ئەو کاتە شۆڕژە بێ بارها خوارەوە ناتوانێت خوارەوە نایە یعنی چی یعنی وی خوارەوە هێزی خەڵکە هێزی کارگەر هەرچی باشە بەس ئەمە بابەتیە بەڵام باسەکەی لینین چی پێ ئەڵێ لینین چی پێ ئەڵێ من پێ ناڵم چۆ لە بینی کاتێتەکان و یاری بکە ئەڵم بیر ڕوخێنە هەرکان بڕوخێن نظامەکە بڕوخێنە هەر لە ئێستاوە لە یەکەم تۆ بچۆ خەریکی ڕێخستی ئەمە بە شەماڵە لێنا لە بینی ئەم دیموکراتوار دانێکە باشەکان هەڵبژێری باشتە وردە بچۆرە بەرەوە نەڵم تۆکە پەیامە ئەسلەکەت نەگەیەنی ناتوانانی وردەکەشی پێ بڵێ دەست خۆرسامان شەماڵیەمەوە بۆ لای تۆوتە جوابی پرسیارەکەم نەیاوەتەوە پێشتر ئەگەر کرێتە سەرە و پرسیارە چکە وردە بەرەو کۆتایی ڕۆی من تێڕوانینم ئەوەیە ئەزانی ئێمە کۆمونیستەکان یەکێک لە بنەما ئاساسیەکانی کە خۆمان پێجیا کردەوە لە سۆشیالیستەکانی سەردەمی مارکس کە لە مانیفێستا هاتووە زۆر جار ئەمە خرێتە ژێر لێەوە ئیهمالەکرێ و باەخی پێنادرێ بەداخەوە بەشێک ئەو جریانەی کە خۆی لە دوای کۆمونیزمی ڕوسیاوە خۆی بە سەردەمداری کۆمونیزم زانی و ئەوانە زۆرتر ئەمەی جێخست و ئەوانە ئەو پرینسیپەیە کە چینی کارگر دەبێت خۆی ڕزگارکە ئەنی سەرنجامەوەی کە خۆی ڕزگارەکە چینی کارگەرە نەک چەپەکان نەک کۆمونیستەکان نەک حیزبەکان ئەشە چینی کارگەر خۆی دەبێت ڕزگارکە یعنی ئەمە یەکێکە لە ئەحکامەکانی کە ئێمە جیاکرد چکە پێشتر پێیان وا بوو مەسەلەن یۆتۆبیایەک هەیە نەزەریاتێکی جوانی پاک و تەمیز هەیە و ئەوانە ئەم کۆمەلگای لەسەر ئەساسی ئەم نەزەرە جوانانە داڕێژین ئەم نەزەرە جوانانە چی ئیدەن فەیلسوفەکان ئیدەن مفەکیرەکان ئیدەن ئەوانە ئیدەنکەوە ئەهلی فکر و ئەهلی قەڵەم و ئەمانن و ئەوانە ڕێگە ڕۆشنەکەنەوە ئەم شتانە نا کۆمونیزم لە بیدایەتەوە لە سەرەتاوە کە دروست بووە لەسەر ئەم بنەمایە دروست بووە لەبەرەوە ئاژانسیەوەی کە تۆ ناوێنی ئاژانسی کە دووچەیەکی زۆر گرنگ و مهمە کە مانای وایە بکەری مێژوو چێە بکەری مێژوو چینی کارگەر خۆیەتی چینی کارگەرەکە بکەری ئەم ئابوگۆڕانەوە چینی کارگەر نەوەستاوە چینی کارگەر ئەو ڕۆژە دروست نابێت کە کۆمونیستە گێتە مەیدان چینی کارگەر ئەو ڕۆژە خەبات ناکات کە کۆمونیزم پیا ئەبێ چینی کارگەر ئەو ڕۆژە خۆی ڕێک ناخە کە کۆمونیستێک دەرەکەوێت داوای ڕێکخراوبوونی لێکە چینی کارگەر هەمیشە لە خەبات و مقاومەتە لە بەرامبەر نەک تەنها چینی سەرمایه‌دار بگرە لە بەرامبەر خودی سەرمایه‌داریە لە بەرامبەر هەژاریە ئەجەنگێ نەک تەنها لە بەرامبەر ئەوانەیە کە هەژاری ئەکەن بۆ دۆزینەوەی ڕێگا چارەیە بۆەوەی کە چۆنچۆنی دەربەرێ و چۆن وەکو ئۆرگانیزمێکی زیندوو دیفاع لە مانەوەی وجودی ئینسانی خۆی بکە ئەمە بەشێکە لە وجودی چینی کارگەر و ئەمانە ئەو ماتریاڵن و ئەو مادەخامن کە هەر ڕابەرێکی کارگەر و کۆمونیزم بێ سوودی لێ بینێ بۆی چینەکە ڕێک بخە ئێستا لە ئەمریکا باسەکە لەسەرەوە نییە ئەگەر من و هاوڕێستامان لەوێ نین و ئەواناتان قسانەشێکین زۆر کاریگەری لەسەر ئەمریکانی وەڵامە دیارە لەسەر پرینسیپەکان قساکەین ئێستا لە ئەمریکا باسەکە ئەوە نییە چینی کارگەر وجودی نییە لە مەیدانەکە کە بێتە مەیدانەوە بڕوا دیفاع نا چینی کارگەر وجودی هەیە لە مەیدانەکە ڕێکخراوی هەیە ئەو حرەکەتی ژیانی ڕەش پێست گرنگە
بلاک لایفز ماتەر ئەوە حرکێکی زۆر فراوان بوو لە ئایار و لە حوزەیرانی ئەم ساڵە نمایشێکی زۆر گەورەی لە هێزی خۆیدا. باشە هێزە چەپەکان و کۆمیسەکان بەدەیان هزار کەس کە ڕۆژێک لە ڕۆژان نیان نەزانی سۆشیالیزم چیە یا ژنێویان پێدا لە ئەمریکا هاتون ئینزیمامیان کردو هاتونەتە ناو بەرەی سۆشیالیستەوە خۆیان بە سۆشیالیست ئەزانن. ماوەیەک لەو هینێکیان کرد ئیحسایەکیان کرد لە 10 تەلەبەکانی جامعە تەلەبەکانی زانکۆ کە پیانەڵێ لە بینی نەک سۆشیالیزم و کاپیتالیزم لە بینی کۆمونیزم و کاپیتالیزماتی اختیارەکەن لە 10 وتیان کۆمونیزم. ئەمە جوڵانەوەیەکی زیندوو حی و حاضر موجودە. قسە لەسەرەوەی ئەم جوڵانەوەیە لە بەرامبەر هەڕەشەی ترامپە بێتەفاوت دابنیشێ بڵێ وڵا ئەویشیان و ئەمیشان وەکو یەکوان واقعی نییە ئەمە ڕاز نییە ئەمە. باشە دۆخێک کە ئێمە بتوانین تایە ئازادانەتر ڕێکخراو بین لە دۆخێک باشترە کە فاشیزمێک بەسەر سەرتەوە بێ نەتوانی هەناسە بدەیت. ئێمە ئەمانەمان دیوە بەڵام باسەکە لەسەرەوە نیە ئێمە هەموو هێلکەکانی خۆمان بخینە سەبەتەی هینەوە ئەو تەحالوفە کە مەسەرەن ئەحزابی وەکو ئەحزابی شیوعی لە عێراق و لە ناوچەکەیان کردویانە لەگەڵ بۆژوازیە بە خاتری بۆژوازی نیشتیمانی ئەمانە ئەمە شتێکە ئەم تەوافق ئەستراتیجیە شتێکە تەوافقی تاکتیکی ئەوەی لە جێگەیەکە هێزێکی دیاریکراو بۆ ئەوەی بتوانێت هەلومەرجێکی باشتر و لە بارتر بۆ خەباتی خۆی فەرەهەم کات و ئەوانە لایەنێک هەڵەبژێرە شتێکی ترە. باسەکە لەسەر ئەوەیە کە ئێمە پێویستمان بەوە هەیە و بەم مەبدە ئەوە کار بکەین لە چه فرسەتێک ئەتوانین سوود وەربگرین سوود وەربگرین و سەرنجام قسەی ئێمە ئەوە نییە کاپیتالیزم بڕوخێ کاپیتالیزم بڕوخێ سووات کاپیتالیزم بڕوخێ ممکنە ئەو کاپیتالیزمە بەم فۆرمە ئێستا هەیە ممکنە بڕوخێ شتێکی زۆر جانەوەرێکی زۆر عجیبتر بێتەکایەوە. خۆشە کاپیتالیزم بە معنای سۆشیال ئێمە پێویستمان بۆیە سۆشیالیزم بیناکەین گەورەی شۆڕش بیناکردن لە جێگای ڕووخاندن. بڵێ قسەکانی ڕۆشنە دەست خۆش. ئەمەوێ پرسیارێ بخوێنمەوە هاوڕێ سامان پرسیارێک لە تۆ کراوە لەلایەن ئاسۆفەقیە ئەڵێ هاوڕێ سامان پێدوانیە ئەگەر ترەمپ بهاتبایەتەوە سەر دەسەڵات لەگەڵ ئۆردوگان شەڕ و کاولکاری و فاشیزمیان لەو ناوچەی ئێمە و هەموو جیهان نەدەکردە سنەتی کۆمەلگای مرۆڤایەتی. هینەکە پرسیارەکە لەسەر شاشەکەیە ئەگەر بتوانی بە کورتی جوابی بیتەوە چکە سعاتمان تێپەڕانوە هەر بۆ ملاحەزە دەدەقە بۆ چارێکی سەرفەکەین لەسەر هەمووان من پێم وایە پێش و پاش شێخاوە گیناخۆی ئەوی کە بایدنێنێت ئەوی ئۆباما ئەبا و ئەوەی کە بۆ ژێنێت ئەوەی کە ترامپی ژێنێ حرەکی سەرمایەیە واتە پێداویسی سەرمایەیە کە ئەمانێتە ڕیزی پێشەوە باسەکەی ماکرد خۆ بازەکەی ماکرد ترامپ بەر ئەساسی چبوونێژی ئابووری حتایەتە پێشەوە و بۆچی پێویستی بەوە هەیە سەرمایە باش بەرحاڵ جا ممکنە غەڵەت بێت بە غەڵەت باشە ئەو مەبەستمەوە ئەمە درنگجۆکەیەتی وانە تۆ هەمیشە بە دوای ئەو بی کە کامیان باشترە هەمیشە کامیان باشتە بۆی کەرەباری مێژوێ تۆزی ئاسوودەتر بی منەڵم نا منەڵم بۆ ئێمە بۆ کۆمونیستەکان هەچ کەسێکە کاریگەریشمان یەقینەکە بەڵام ئەڵتەرناتیڤەکەی تۆ چیە باسەکەەوە نییە کە شەماڵە لە ڕەشەکان ئامەڵم ڕەشەکان ئەبێ خۆیان ڕێکخراوکەن بە جەسوورانەتر بێنە مەیدان کاتونە مەیدان بووم بە چەپ زۆر باشە بەڵام دیموکراتەکان خواردیان کاکە حزبی دیموکراتی بایدن بردی هەمووی برد ئەو حرەکەتە بەقووەت و بەهێزە کە لە پێش زۆر بەقەوەت زۆر بەهێز زۆر حتا مستەقیل بۆ دیموکراتەکانیش حتا چەپی تا بەقەوەت بوو بۆ بەمانەعوونەکەی بەڵام خواردیان بۆ خواردیان ئەمە مشکلەی دنیای ئەمڕۆ مشکلەکە ئەوە نییە کە لە بێ مانای ئەماری بکەین مشکلەکە ئەوەیە ساد و زۆر سادە بڵێ بابەت دوو بەرهەیە لە دنیا بەرەیەکی تەبەقاتیە ئەم لا پرۆلتاریە ئەم لەسەر ئەم لا برژوازیە جا زەعیفە یەکگرتوونی قەیچەکە بارەوەڵۆ دەست پێ بابچە خۆڕێخە لەسەر جادەیەکەوە لە کارگەیەکەوە لە شارێکەوە لە وڵاتێکەوە ئەمە باسەکەیە ئەوەی هین شەر وایە ترامپ نەهادەمڕۆ بایدن هات بەڵام بایدن لە بەرامبەر منتیقەکە شتێکی تازەی پێ نییە با زۆر ڕۆشن بێت لە بەرامبەر منتیقەکە شتێکی تازەی پێ نییە جگەل ئێران نەبێت باشە لە بەرامبەر چینە شتێکی تازەی پێ نییە پێم وایە ئیدامی هین ترامپ هەیە بایدن فەرقەکەی لەگەڵ ترامپ زیاتر لە داخلی ئەمریکا ڕێنایەتەوە ئەوش بۆی مؤسسەیە لە چوارچێوەی مؤسساتی خۆیان کارەکە کە لە زەمی دەستوری ئەمریکا کە لە زەمی دەستوری ئەمریکا لە چوارچێوەیەکە کە طبقەی کارگر ناو دەستورا چی جێگیر بێتەوە ئەو پیاداکە و فەرقەکەی ئەمەیە فقط تەنها ئەمە باشترە خراپتر معلومە باشترە خۆ بەڵام هەناسەیەکەم هەناسەیە 4 ساڵیکە دەرەجە
لە کێشە درێژاشێشێ بەڵام سامان ئەو واقعەتەش هەیە با من هەر بۆ ئیزافە بۆ جوابیە و پرسیارە هەر ئێستا لە ئەمریکا چەند جۆرنالیست لەسەرەوە نووسیویانە کە کوڕی ترامپ ئەسڵەن خۆی حازرەکە کوڕی ترامپ ئەم بزوتنەوەی بەدەستەوە ئەگرێ ئەم بزوتنەوەی ڕیسیستیە خۆی حازرەکە بۆی لە داهاتووە ببێ بە ئەندامی کۆنگرێس ببێ بە سەرۆکی ئەمریکا ببێ یعنی ئەمە ترامپ ڕۆیشتووە ترامپیزمی بەجێ هێشتووە بە قوت کردووە لە پشتەوەیەوە ئەمانە بەڕاستی پرسیارێکی تر هەیە بۆ هەردووکتانە منەمێ ئەوشتان لێ بکەم لە هاوڕەیەکەوەیە بەبێ ناونیشان فەیسبوک یوزە ئەوەندەی کۆمنتی باش نووسیوە ئەوەندەی قسە کردووە من حەزەکەم خۆیم پێ بناسێنێ بانیەکەم بۆ بەرنامەیەک لە مەولا بەڵام ئەمە پرسیارێکێتی کە ئەڵێ لەبیرتان نەچێ دیموکراسی ڕاستەقینە پردی پەڕینەوەی بەرەو کۆمۆنیزمە پێم خۆشە ئەو پرسیارە لە هەردوو هاوڕێ بکەم هیوادارم وەڵامم دەوێت نازام پرسیارەکە هەر ئەوە ناڵێت من جواب بەمەوە شەماڵ تۆ بڕۆ بەڵێ بەرلەوە سەرنجێک بەم زین چۆنە تەبیعەتی ئەم بەرنمەیە وایە کە ئێمە ئەگەر لە گروپەکانەوە پرسیارمان بۆ دێ مەگە کەسەکە ناوی خۆی بنووسێ کە لە گروپی فەیسبوکەوە پرسیارمان بۆ دێ مەگە کەسەکە ناوی خۆی بنووسێ دەنا هەمووی بە ناوی فەیسبوک یوزەرەوە دەرەکەوێت لێرە بەداخەوە من خۆ بەزانم تەکنیکە ئاوایە بەت ئەو تەنها یەک کەس نییە ئەو تقریبا هەموو هاوڕێهانن کە کومنتی باشیان نووسیوە هەمووی تۆ بە ناوی فەیسبوک یوزەر وە کەسێک نووسی هاوڕێی جۆر بە جۆرن لە گروپەکان هەشتە نووسنەوەە کە لە گروپەکان نووسن بە ناوی فەیسبوک یوزەرەوە لای ئێمە دەرەکەوێت ینی ناویان دیار نییە بەڵام خۆزگە ناوی خوان لەگەڵ کۆمنتەکانە بنووسن ئەگەر لە گروپەوە کومنتە نووسن بەرحاڵ من پێم وانێ دیموکراتیزمی ڕاستەقینە پردی پەڕینەوە بەرەو سۆشیالیزم ئەزانین چۆنە بەرەو سۆشیالیزم و کۆمونیزم نا دیموکراسی ڕاستەقینە و درۆقینە وجودی نییە یعنی شتەکە باسەکە لەسەرەوەیە کە ئێمە دیموکراتی ڕووبینای چینێکی دیاریکراوە ئەمە دیفاع لە دیموکراتی ناکەین دیفاع لە دیموکراسی ناکەین ئێمە دیفاع لە ئازادیەکەین کاری ئێمە کارە دیفاع لە ئازادی بەڵام قسەکە لەسەر ئەوەیە لە ڕووی سیاسیەوە لە دۆخێکی دیاریکراوە ئەمە زۆر دەمێکە وتراوە هەموو ئەوانەی کە لە مەیدانی خەبات بۆ مافەکانی چینی کارگەرا وجودیان بۆ مانیان متۆبی مافی هەمەسڵ حکمە دەڵێ لە بینی ئیستیبداد و دیموکراتیا معلومەکە دیموکراتی هەڵەبژێرم باسەکە لەسەرەوەیە بەڵام قسەکە لەسەرەوە نیە اختیارەکە هەبێت لە بینی ئەم دوانە بێەوە پاشان باسەکە لەسەر تەنها ئەوە نییە ئێمە لە دژی چین زانی ئێمە بە دروست بنوان پێم وایە بە ئەمە ئەتوانێت سەرنجێک بێت لەسەر تەواوی چەپ و کۆمونیستەکان بە دروست ئێمە لە بەرامبەر بۆ ژوازی ئەوەستاوینێتەوە لە بەرامبەر سەرمایهداری ئەوەستاوینێتەوە ئەمانوێت سەرمایهداری لە بین چێ بۆ ئەوەی دۆخێکی تر بێتەکایەوە کۆمەلگایشی تر دروست بێ بەڵام لە جێگایەکە کە دوژمنەکانی بۆ ژوازی تەنها ئێمەنین پێویستمان زۆر ڕوون و ئاشکرا بەوە هەیە جیاوازی خۆمان ڕوون و ئاشکرا بکەینەوە لەگەڵ ئەوانەی لە سنگرێکی ترەوە لە دژی سەرمایهداری ئەمڕۆ سەرمایهداریەوە بۆ ژوازی دنیا و ئەوەی کە پێوتێت دیموکراتی بۆ نمونەوەکو ڕووبینایەک دیاری بکەینوانە تەنها دوژمنەکەی ئێمەمانانین کامانوێ هەنگاوێک بەرەو پێشەوە بچین زۆر دوژمنی هەیە کە یانوێت چەند هەنگاو بەرەو دواوە بگەڕێنەوە زۆر دوژمنی هەیە کە یانوێ بۆ نمونە لە ئەمریکایە امتیازاتەکانی پیاوی سپی بێنە پێشەوە لە چاو ئەوانەی کە لە ڕێگەی جوڵانەوەی حقوقی مەدەنی و ئەوانە هاتووە بۆ ئەوەی ئێمە جیاوازی خۆمان لەگەڵ ئەوانە دیاریکەم پێویستە بەوەی بڵێن کە چیمان ئەوێ زۆرتر لەوەی کەوا بڵێن چیمان ناوێ دروستە ئێمە دوژمنایەتی سەرمایهداریەکەین دروستە ئێمەمانێت سەرمایهداری لە بین بەرین بەڵام ئەمانەی سەرمایهداری لە بین بەرین بۆەوەی چی بکەین چی دروستکەین و هەر ئەمڕۆ خەبات و هەڵسوڕانی ئێمە ئەبێت نمونەیەک لەوە بەرێت بداتە پێشەوە کە ئێمەمانەوێت چی پێک بێنین من لە ئاخیری قسەکانی خۆمان ئیشارەتم بۆوە کرد کاری ئێمە بۆ دامەزراندنی سۆشیالیزم کاری ئێمە بۆ شۆڕشکردن تەنها کارێکی ڕووخێنەرانە نییە و باس تەنها لە ڕووخاندنی سەرمایهداری نییە باز لە بیناکردنی سۆشیالیزمیشە باز لە دروستکردنی کۆمەلگایەکی ئازاد و یەکسانە و ئێمە توانین لە پراکتیشی ئەمڕۆی خۆمانە بەردی بناغەیەوە دروست بکەین ئەوە ڕاز نییە کە شۆڕشەکان لە ئەنجامی برسێتی و تووڕێی چینی کارگەرەوە دروست بوون بگەڕێنەوە بۆ شوە هەموو شۆڕشە گەورەکانی دنیا و ئەمانە ئەوەی کە سەرکەوتون و بەسەرکەوتن هەمووی بەشێکی گەورەی ئەو شۆڕشانە بیناکردن بۆ زۆرتر لەوەی ڕووخاندن بێ شۆڕشی ئۆکتۆبەر بۆ شۆڕشی فەڕەنساوە بۆ شوە ئەو شۆڕشانی کە توانیوێتیشی شتازە بێنێتە پێشەوە ئەوە بۆ کە کاری لەسەر بیناکردن و دروستکردن کردوەکەم پێویستمان بۆیە ئەمە بکەین و قسە لەسەرەوەی ئەمڕۆ چی ئەەکەین بۆیکەوە
لەم هەلومەرجەیە کە مقاومەتی فاشیزمەکەی بەرحاڵ باسەکە زۆر گرنگە من ئەو سەرنجە بڵێم هاوڕێک وەناکە زۆر خۆشحاڵم کە هاوڕێنێکی زۆر بەشداری ئەم جەدەلیان کردووانە زۆر بەداخۆم کە نەمانتوانی جوابێم پرسیارەکەم دێنەوە حتمما کارێکەکەین لە بەرنامەکانی داهاتووە هەموو نەزەر و پێشنیار و سەرنج و هەتا ڕخنانەی کە ئەوان لیانگرتینەوەوانە بە نەزەری ئەتیبار وەرگین و هەوڵ بدەین وەڵامێم دەینەوە. من بە هەر ئەوە ڕاستکەمەوە ئەو فەیسبوک یوزەرە ناوی مامۆستا ئیسماعیل حەمەدەمینە کە پرسیارەکەی کردووە سامانەتێ وەڵامی و پرسیارە بیتەوە کە ئەو ئەڵێ دیموکراتی پردێکە لە نێوان بەرەو سۆشیالیزم. من یەکەم پرسیارەکانم نبینیوە کاڕۆژە ماڵباسی بەداخەوە هیچ نازانم من نایبینم لەوانێ مشکلە مەبێت ئەو هونەکان نابینی لە لاوە لە کۆمنتەکان بینم بەڵاموانەی نییە بەرحەڵەوە مشکلە نییە ئێستا نەڕم و پردە ڕووخاوە تەواو بوو ئەو پردە ڕووخا ئەزانین چۆنە من خۆم تێکس پەرست نیم منی لینیم بێنمەوە بڵێمەوە لینین وای وتووە مارکس بێنمەوە مارکس وای وتووە ئەم هەلومەرجە بەپێی مێتۆدێک کە مارکس وتوێتی بەڵام چۆن لێگەینەوە باسەکە ئەمەیە منەڵم ئەمڕۆ دیموکراسی ئایدۆلۆژیە لەو براوە کە مارکس باسیەکە ئەو بۆ ئەو دەورەی مارکس کە مارکس باسە ئەگە تۆ باسی شۆڕشی دیموکراتی بکەی لە فەڕەنسا لەناو ئەو شۆڕشە کۆمونیزم خاوەکەی تا بوویت من بەسمەوە خۆی جا نەکردێتەوە هێشتا کۆمونیزم لە دیموکراتیزم جا نەبووتەوە بۆیە مارکس باوەڕی وایە کە لە ڕێگەی پەرلەمانەوە لە بەریتانیا ئەکرێ کێکار دەسەڵات بگرێ نام ئێستا ئێستا تەواو بوو دەمێکە تەواو بووە ئەمڕۆ چەتێکە دیموکراسی چەتێکە ئایدۆلۆژیە و ئەو پردەی نەماوە تۆ ڕاستەوخۆ بە شۆڕشی سیاسی هەیە شۆڕشی سیاسی هەیە شۆڕشی سیاسی بۆ معنایی کە تۆ بۆ معنای کە شۆڕشی پرۆلتاریانیە بۆ معنای شۆڕشی پرۆلتاریان ناگاتە دەسەڵات ئاڵوگۆڕێکە بێت لە دەسەڵاتی سیاسیە بە کۆمەڵی ریفۆرمی زۆر فراوانی سیاسیەوە بەڵام هەتا ئەمەش من ناینانم دیموکراسی و نایم شۆڕشێکی سیاسی هەتا ئەمەش بەبێ ئاستێکی ڕێکخراوبوونی چی پرۆلتاریا ممکن نەمەی سەر بێت تەجروبەکانی ئەمەی کەناوی بەهاری عەرەبیە ئەومان نیشانرا بە شێوەیەکی ڕۆشن بەرحەڵ بۆیە سەرا ڕێز و سڵاو و خۆشەویستیم بۆ هاوڕێیە بەرحەڵ من وای نبینم من نبینیم بۆ پردە ڕووخاوە دەستان خۆش بێ من داوا لە هەردووکتانەکەم هاوڕێیان شەماڵ و سامان ئەگەر بکرێت دوایی سەردانی ئەمە بکەنەوە ئەم لایڤە کۆمنتەکان کە ئەیبینن ئەگەر بتوانن و کاتانە بێتکایە وەڵامی ئەو پرسیارانە و ئەو سەرنجانە بنەوە کە هاتووە ئەکرێت دیبەیتەکە گەرم و گوڕ ڕاگرن من بەداخەوە ئێمە کاتمان لە سعات و 11 دقە تێپەڕانوە زۆر سپاسی هەردووکتانەکەم پێم وا بێت دیبەیتێکی زۆر تەندروست زۆر گۆناپەربەر لەوەی تەواوی کەیتوانە یەک شت بڵێم ئێستا بینەرانێکی زۆر لێرە لەگەڵ ئێمن ئەو ئاگادار بکەمەوە حتمما بێگومان هەوڵەدەم کە جوابی و کۆمنتانە بدەمەوە بەڵام هەمویان ئاگادارەکەمەوە کە ئێمە دووبارە ڕۆژی پێنجشەممە لەگەڵ هاوڕێ پێشڕۆ محەممەد هەر لێرە لە کەناڵی هیوا سەبارەت بەم باسە لە ئەمریکا و ئەوانەوەی کە چی ڕوادا لە ئەمریکا چووکە بە بڕوای من باسێکی زۆر گرنگ و مهم و مەسیریە بۆ جوڵانەوەی سۆشیالیستی لەسەر تاسەری دنیاە دووبارە باسێکی بەرنامەیەکی لایفمانە بێت لەگەڵ هاوڕێ پێشڕۆ محەممەدە و مێدەوارم بتوانم بینەری ئەو بەرنامەیە بن و هەوڵدەین لەو بەرنامێشە ئەم پرسیارانەی کە لێرە کرا ئەوەنەی کە ئیمکان بێ چینە سەریان و وەڵامیان بدەینەوە زۆر سپاسی زۆر ماندوو بوون و دەستان خۆش هەروەها لە بیرتان نەچێ کە لە یوتیوبۆ سەبسکرایب بکەن لایک و شێری بەرنامەکان بکەن دەست بنێن بە زەنگەکە لە یوتیوبا بۆ ئەوەی بەرنامەکانی تر ببینن و نۆتیفیکیشنتان بۆ بێ سوپاسی هەموو لە سوپاسی متابعەتانەکەم میوانەکانمان ماندوو نەبن دەستان خۆش بێ کاتێکی خۆش زۆر سپاس بۆ هەمووتان و بۆ کەناڵەکەتان و بۆ هەمووانی کە بینەری ئێمەش بوون دەستیان خۆش بێ زۆر سپاس و خۆشەویستی خێراتی هاوڕێستامان دووبارە زۆر شاد بێت